قل للعيون إذا تساقط دمعها الله أكبر من لظى الأحزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. من الذين هادوا يحرفون الكلم عن مواضعه ويقولون سمعنا وعصينا واسمع غير مسمع وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين ولو أنهم قالوا سمعنا وأطعنا واسمع وانظرنا لكان خيرا لهم وأقوم ولكن لعنهم الله بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد مامۆستانی بەڕێز و خۆشەویست، السلام علیکم ورحمة الله وبركاته. بەناوی ئینستیتوتی ژیان بەخێرهاتێکی گەرمی یەکەیەکەی بەڕێزتان دەکەین. خوای گەورە جەزای بەخێرتان بداتەوە ئینشاءالله. لە خزمەت جەنابتان دەبین و دەستپێشی خولەکەمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئایەتێکی قورئانی پیرۆز لەلایەن مامۆستای بەڕێزمان جەنابی دکتۆر ئیدریس سورچی بەڕێزم فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة ويريدون أن تضلوا السبيل والله أعلم بأعدائكم وكفى بالله وليا وكفى بالله نصيرا. من الذين هادوا يحرفون الكلم عن مواضعه ويقولون سمعنا وعصينا واسمع غير مسمع وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين ولو أنهم قالوا سمعنا وأطعنا واسمع وانظرنا لكان خيرا لهم وأقوم ولكن لعنهم الله بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة وما من إله إلا إله واحد وإن لم ينتهوا عما يقولون ليمسن الذين كفروا منهم عذاب أليم. أفلا يتوبون
يستغفرونه والله غفور رحيم. ما المسيح ابن مريم إلا رسول قد خلت من قبله الرسل وأمه صديقة كانا يأكلان الطعام انظر كيف نبين لهم الآيات ثم انظر أنا يؤفكون. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذ قال موسى لقومه يا قوم لم تؤذونني وقد تعلمون أني رسول الله إليكم فلما زاغوا أزاغ الله قلوبهم والله لا يهدي القوم الفاسقين. وإذ قال عيسى ابن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم يا بني إسرائيل إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد. فلما جاءهم بالبينات قالوا هذا سحر مبين ومن أظلم ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام والله لا يهدي القوم الظالمين. يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. صدق الله العظيم. خواهی گەورە جەزای بەخێری جەنابی دکتۆر ئیدریس بداتەوە ئینشاءالله. شەوقی نوری ئەحمەدە ڕووناکن شەمس و قەمەر بەشیرە هەم نەذیرە بۆ عامی جن و بەشەر حياتي همماتي فرو خير أبو أمت رحمة لروي زمين شافع روجي محشر عراقي روي زمالي كوت زوي بو بقول قل بابونو أشقى وابو بنيرجز هات در أو دي قلوا بلال فرمي فرحة تنخوش السبي دمرم درون بولاي بيغمبر ولا كداري مزقوب كحبيب دوري قل لحسد فراقيات بقول قديا وهات بر لەگەردن ئازادیدا بە حکمت بووە عەکاشە تا باگر نەسووتێ ماچی کرد پێستی کەمەر بەدڵی پڕقینەوە ویستی حەزرەت بکوژێ دەستی خستە سەر دڵی بوو بە حەبیبی ڕەحبەر سەوبان لە دووری یار تاوێ ئارامی نەگرت فەرمووی ژینم مەحاڵە بێنی گاودیدەی سەروەر باوک و برا و کوڕ و مێر چوار شەهیدی بوو وتی فیدای بێکەس و کارم خۆت چۆنە پێغەمبەر صديقي غار جان فدا بودوري معشوقوا وكو شمع پروانه بو بهاودمي سفر فاروقي خاون عزت بيشچي مردايتي بو اسلام بو بخوري برشنجي دمي سحر ذي النورين خوشويست بمال روح وجاني بختي كرد اوي هيبو لريدين وتادي سر
زولفقار شوی هجرت ڕۆحی کردە قوربانی لە جێ حەبیبی خەوت لە شەوی ترس و خەتەر. میوانانی ئازیز و بەڕێز، ئێستاش ئێوە و جەنابی پرۆفیسۆر دکتۆر سولەیمان بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن وەکو بەرپرسی لێک با بەڕێزان بفەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد برزان بناوي كونو مشت انداماني لقي أوليري انستيتيوتي جيار بو پرورده و بشكداني مروي سپاسك گرمي همو أو مامستا برزانه دكم لأخوة بخير بين سرسر و سرچاو من وزيتا كيشا وأخوة قورا قاداش ديمونا بدأتوا برزان انستیتیوتی جیار رخراوکی کۆمەلگای مەدەنی سربخۆیە کە لە خوای بەزیاد بی لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان وجودی هەیە و زیاتر لە 20 لق و دەستەمان هەیە لە سەرانسەری کوردستان و سەدان زانای پایەبەرز و مامۆستای زانکۆ و کەسایەتی دیاری کوردستان لەو ڕێکخراوە کارەکەن خزمەتەکەن ئیشەکەن. بۆیە ئێمەش وەکو لقی هەولێر کۆمەڵێک لە مامۆستایانی زۆر بەڕێز کە لەگەڵمان کارەکەن هەمویان خۆبەخشانە خزمەتەکەن و ئینستیتیوتی ژیار لە بواری پەروەردە و لە بواری ڕۆشنبیری و لە بواری گەشەپێدانی مرویی و زانستی کارەکە و خزمەت بە چین و توێژەکانی کۆمەلگا دەکات و لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسایەتی بەرامبەر بە چین و توێژەکانی کۆمەلگا و بە تایبەتی کە بڕوامان وایە مامۆستایانی ئاینی چینێکی زۆر کاریگەر و گرنگن لە کۆمەلگادا. بۆیە دەتوانم پێتان بڵێم کە زیاتر لە 80% لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی ژیار پەیوەندی بە زانستە شەرعیەکان و خزمەت بە کاری بانگەوازی و بە موسڵمانان دەکات. بۆیە بەڕێزان ئێمە سێ پەیمانگامان هەیە کە هەر سێیان تایبەتن بە زانستە شەرعیەکان. پەیمانگای ژیار بۆ زانستە شەرعیەکان و ئەکادیمیای دوعات، ئەکادیمیای پێگەیاندنی بانگخواز کە ئەمەش پەیمانگایەکی ترە و پەیمانگایەکی تایبەت بە زانستی فەرموودە کە پەیمانگای ئیبن سەلاحی شارەزۆری بۆ فەرموودە و زانستەکانی کە هەر یەک لەو پەیمانگایانە 2 ساڵ خوێندکار فێرخواز دەرس دەخوێنیت بە منهەجێکی زۆر توکمە و بەهێز کە دانراوە لەلایەن پسپۆران و لەناو ئەو پەیمانگایانە هەموو ئەو مامۆستایانە پسپۆرن کە دەرس دەڵێنەوە لەو پەیمانگایانە و زۆربەیان مامۆستایانی زانکۆنە و زۆربەشیان دکتۆرا و ماژستێرن و زۆربەشیان کەسی دیار و ناوداری گەلەکەمانن. بۆیە بەڕاستی جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە لە بوو هەموو ئەو مامۆستایانە کە خۆبەخشانە بەبێ بەرامبەر دێن لەگەڵمان کارەکەن دەرس دەڵێنەوە و ئێمە لەخوا بەزیادبیە تا ئێستا 2 دفعەمان تەخەڕوج پێ کردووە لەو پەیمانگانەی کە ناوم هینان 2 دفعەمان تەخەڕوج پێ کردووە. شەمەی داهاتوو وەکو ئەمڕۆ دفعەیەکی تر ئێمە دوای نوێژی عەسر حەفلەی ئاهەنگی تەخەڕوجی بۆی ساز دەکەین بۆیان ساز دەکەین کە کۆمەڵێک لەوانە ئەوانەی کە دەرچوون لە قۆناغەکانی دوایی. بۆی بەڕێزان من دەستخۆشیەکی زۆرم هەیە بۆ بەشی بانگەواز کە یەکێکە لە بەشە هەرە چاڵەکەکانی لقی خۆمان و بە تایبەتی بەڕێز جەنابی مامۆستای مزگاویانی بەرپرسی بەشی بانگەواز کە بەڕاستی ئەمە یەکەم چاڵاکی نییە کە پێشکەشەکەن و ئینشاءالله کوتاییش نابیتن پێشڕاون لەگەڵ هەموو بەشەکانی تر. بۆیە دەستخۆشی هەیە و هەموو بەشەکانی تر وەکو بەشی کارگێڕی، بەشی زانستی، بەشی گەنجان، بەشی ڕاگەیاندن بەڕاستی کە بەهیمەتی هەموو لایەک و یەکەیەکەی دەستی ئەو گەنجانە
دەستیان خۆش بی کە لەگەڵ ما ماندوو بووینە بەڕاستی کە ئێمە توانیمان ئەم خۆلا ڕێک بێخین و بە پێویست دەزانم بەڕاستی کە سپاسێکی زۆر بێپایانی جەنابی پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیی بکەم زانای گەورەی گەلەکەمان کە بەڕاستی ڕۆلی بەرچاوە و هەموو کەس دەیناسی و بەڕاستی بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوەکەی ئێمە هەموو جار ئامادە بووە وانە یەکەم جار نییە کە بانگهێشتەکەی ما قبول بکە و دائیمەنیش ئامادەی خۆی دەربڕیوە بۆیە بەڕاستی زۆر زۆر دەستخۆشی لێ دەکەین سپاسی دەکەین و داوا دەکەین خوای گەورە بێختە میزانی حەسەناتی و نمونەی زۆر بی ئینشاءالله تعالی بۆی بەڕێزان نامەوێت زیاتر کاتتان بکوژین لەبەرەوە دەزانم هەمووتان ئێستا چاوەڕێی ئەوەن کە جەنابی دکتۆر دەست بەو خولە بکە کە بەڕاستی وەکو دیارەش لەناو نیشانی خولەکە کە یعنی یەکەکە لە بابەتە هەرە گرنگەکان کە بەڕاستی مامۆستایانی ئاینی دەبی ئاشنا بیتر بەو بابەتەوە بەو ناونیشانی خولەکە کە ئێمە ئینشاءالله بەخۆمیەک وەکو خۆم کە هاتوومە بەڕاستی وەکو تەڵەبەیەک لە خزمەتی دانیشتن و جێلێڕە بگرم و سوودی لێ وەربگرم ئینشاءالله دووبارە و دەبارە بەخێر بێت سەرچاو و سەرسەر خی گەورە جزای بەخێری جەنابی دکتۆر سلێمان بداتەوە عەسی نووری پێ دەڵێن ئەم دەورە مەنحوسەکەچی هەر لە دەوری پیسی هۆلاکۆ و جەنگیزخانەچی ناوی دین کوژایەوە لا دینیان هێنایەجێی هەر هەچی ئەبینی خەریکە پەیڕەوی شەیطانەکە حەق نەما مۆدەی بەسەر چوو مروەت و ئینساف و عەدل ئەو کەسە مەقبولە زولم و ئیفترا و بوختانەکە ئەو زاتانەی کە خۆیان بە چاک پیشان ئەدا غالیبەن خویان لە خوی عەقرەب و ثوعبانەکە ئەو کەسەی هەندێک ئەیان بود مشفیقە بۆ قەومی خۆی ئێستا ئەبینم ماڵی قەومەکەی خۆی وێرانەکە کەر لە جێی ئەسپی کەحێلە دێتە مەیدانی مەساف بزنە چێوی وا لەگەڵ شێر ئارەزوی جۆرانەکە کوندە بۆ ئەوسا کە جێگەی قوشبوون و وێرانە بوو سیکن ئێستا لەگەڵ پوش جریوە جەولانەکە گورجیهاد ئەمڕۆ لە تێی شوان سەرپەرشتی ڕانەکە مامڕێوی بوو بە دەفتەری گۆشت و دووری چەور مشکی برسی واسەپانی ڕزقی سەرخەرمانەکە گۆخڵی چەوتوک درایە دەستیەکانەی کۆنە ساڵ بوو لە چاودێری گوڵاڵە و سنبول و ڕێحانەکە دەور وایە بایەقوش لافی بوومایی لێ ئەدا گوربە خۆی گۆڕیوە داوای جێگەی شێرانەکە پیاوەتی نایا بەشاوە ڕۆژی سپڵە و هەرزەیە هەر کەسێ پیاو بێ بەڕاستی خۆی لە خەڵق پەنهانەکە میوانە بەڕێزەکان ئێستاش وەکو مەسئلەکەی دزنە سەر ئەسلی مەسئلە کە بابەتەکەمانە کتێبی پیرۆز بناسا دەچینە خزمەت مامۆستا و برای بەڕێزمان خوای گەورە جزای بەخێری بداتەوە سەربرزی کە ئینشاءالله هەموومان بەیەکەوە بەگوێ دڵ گوێ لە بابەتەکەی ڕادەگرین ئینشاءالله و بەرنامەکە لە بەردەستی بەڕێزتان هەمووتان لەلاتانە و ئێمە باش الحەمدولillah تا ئێستا پابەند بووینە و بە شێوەیە ئەو بەردەوامە ئەو لە خزمەتتاندا دەبین ئینشاءالله ئێستا داوا لە جنابی پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیی دەکەین بۆ پێشکردنی بابەتەکان بە بەڕێزم بفەرموون. ئەرکی سەرشانی گشت مامۆسایانی ئاینیە کە شارەزایەکی باشیان لە بەردوودی پیرۆزە هەبێ کتابی پیرۆز چونکە تا ئەو کتێبانە ناسی هەند بێنیهێنی گەورەی قورئانە بۆ دەرناکرێت بۆی ئێمە لەرەدا وستمان ئەو فەرزە لەسەر شانی ئێوە لابێن بەڕاستی بتوانین دەواازەیەک بکەینەوە بۆ تێگەشتن لە کتابی مقدس بایبڵ. ئەم محاضەرەی ئێمە بریتیە لە ینی تاوتوێکردنی گشت بابەتەکانی کتابی پیرۆز بەڵکو تەنها کلیلێکە گەینە دەستا ئێوە بتوانن دوای ئەوە بابەتەکانی دیکە ئەو بابەتە داخراوانە بەو کلیل بکەنەوە. بۆیە خولی ئەمڕۆوان کە لە 4 محاضەرە کۆ بێتەوە لە محاضەرە یەکەمیانە هەوڵەدەین بە شێوەیەکی کورت پێناسێکی کتابی مقدس بکەین اینجا بڕۆین لەسەر چەمکی یەکەمی بابەتەکە ئەویش خودا لە دیدی کتابی مقدسە. اینجا محاضەرەی دومیان پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام لە دیدی کتابی مقدسە. چەمکی سێمیان کە کاتە دوای نیوەڕۆ دوایان فەردیشە بابەتێکی هیدروژێنەرە بەڕاستی ئەویش سێکس لە دیدی کتابی مقدسە الجنس بالكتاب المقدس.
چەندی چوارەمیان العنف في الكتاب المقدس تندوتيجي للكتاب المقدس سامي فيروز بشويكي قشتي أكريتا دو بشو بشي يكمن بيوتري بيماني كون العهد القديم بشي دوميان بيوتري العهد الجديد بيماني نوين بيشوي بيناسي أم بيمانا نبكي بيماني كون بيماني نوين أبيه بزاني خودی کریستیانەکان سێ مەزهەبی جیاواز یعنی بەڵکو ئەکاتە چوار و زیاتریش ڕای جیاوازیان هەیە لەسەر سەفرەکانی پەیمانی کۆن کتابی مقدس سەری پرۆتستانەکانەکەین ئەبینین تەنها باوەڕیان بۆ سفرانە هەیە کە لای جووەکان بەڵام لە دابەشکردن و ڕیزبەندی سفرەکانە لەگەڵ جوو جیاوازن لای جووەکان 27 سفرە 24 سفرە لای پرۆتستان 39 سفر بەشەکانی پەیمانی کۆن بەشی یەکەمیان پێوترێ تەورات یاخۆ پێوترێ شەریعەت یا ناموس یا یاسا 5 سفرە سفری پەیدابوون سفر تەکوین سفری دەرچوون سفر الخروج لێڤیەکان سفر اللاویین اینجا سەرژمێری سفر العدد اینجا دواوتار سفر التثنية كرديك كرديان بكردي نسيانا دواوتار اینجا بەشی دومیان کۆمەڵە سفری پێغەمبەران ئەویش کتێبەکانی پێغەمبەرانی یەهودن کۆمەڵە یەکەم تایبەتە بە پێغەمبەران پێشینەکان و 6 سفرە یەشوع ڕابەران یعنی ڕابەران بەوەستی ئەلقوڵاتە اینجا یعنی یەکەم ساموئیل دووەم ساموئیل یەکەم پاشایان دووەم پاشایان اینجا کۆمەڵەی دووەم 15 سفرە ئەشعیا ئەرمیا حزقیا هۆشع یعنی تا دوای سفرەکان باسەکە سێمیشان 11 ئەسفاری شعر و حکمەت زەبورەکان بەندەکانی سلەیمان ئەیوب هەروەها گۆرانیەکان نەشید و ئەنشاد یعنی ڕاعود شینەکان یەرمیا تا ئەگاتە دوای بەڵام ئەوەی جێی سەرنجە بەڕاستی ئەبینین پەیمانی کۆن لای کلێسای کاسۆلیکی و ئەرثۆدۆکسی 46 سفرە ئێمە ئەگەر بیرتان نەچێ لای پرۆتستان وتمان چەند سفرە 39 سفرە بەڵام لای کاسۆلیکان ئەرثۆدۆکسەکان 46 سفرە یعنی چەندیان بۆ زیاد کردووە حەوت اینجا دوو سفری دیکەش وەکو تەواوکار کەواتە کاتە 9 سفر بەڵام ئەو دوو سفرە تەواوکارن با بڵێن هەر 7 سفر زیاد کراوە ئەکاتە چەند یعنی 46 سفر بەلای پرۆتستانتەوە هەموو بڕوادارێک مافی ڕابێ کتێبی پیرۆزی هەیە بەڵام کاسۆلیەکەکان مافی ڕابەکردنی کتێبی پیرۆزیان بۆ کلێسا قۆرف کردبوو بەڕەوای نابین هەموو بڕوادارێک ڕابێ بکەن ئەنجام کلێسای پرۆتستانتی باوەڕیان بە 66 سفرە 39 سفر لە پەیمانی کۆن و 27 سفر لە پەیمانی نوێ ئێمە ئەو باسی پەیمانی کۆن بەڵام ئەگەر سەری کتابی مقدس بکەین هەر هەموو بەتێکەوە ئەبینین کلێسای پرۆتستانی باوەڕیان بە 66 سفرە 39 لە عهدی قەدیم 27 لە عهدی جەدید کلێسای کاسۆلیکی باوەڕیان بە 73 سفرە 46 سفر لە پەیمانی کۆن 27 سفر لە پەیمانی نوێ کلێسای ئەرثۆدۆکسی باوەڕیان بە 66 سفرە 39 سفر لە پەیمانی کۆن و 27 سفر لە پەیمانی نوێ بەڵام دواتر وەکو کلێسای کاسۆلیکی 7 سفرەکەی ئەوانیان زیاد کردووە یعنی یەکەم جار وەکو پرۆتستانەکان وابوو بەڵام دوای ئەوە 7 سفرەکەی کە کاسۆلیکەکان زیادیان کردووە ئەرثۆدۆکسەکانیش باوەڕیان پێهێناوە و ئەوانیان زیاد کردووە کلێسای حەبەشەمان هەیە باوەڕن بە 81 سفر کەوترە سفر وەکو یعنی سوورەت مقدس زاني كتاب جوفا لا هدوت ما كتاب مقدس جوفا لا كان هم بكشتيا بسالكي وجهه طبعا كان كتاب مقدس اما كتاب مقدس اما كتاب مقدس التوراة والانجيل اما كتاب مقدس لا يبغي التوراة والانجيل ابي يبغي بيماني كونوا بيماني نويتو كالتوراة وقوتمان باش يكمي بيماني تنها توراة نيه توراة اسفاركاني ديكش هرچی جوولەکە هەیە باوەڕی بە پەیمانی کۆن هەیە باوەڕی بە پەیمانی نوێ نییە کە پەیمانی نوێش هێنە سەری تەنها ئەنجیل نییە ئینجیلەکان و جا ڕۆسایی بۆڵس و ڕۆسایەکانی دیکەش باشە جوو کەواتە بەشی پەیمانی کۆن هەرچی جووە باوەڕی پێێتی
هەرچی مەسیحەیە باوەڕی بەمە هەمووی هەیە. پەیمانی کۆن پەیمانی نوێ، بەڵام جوەکان تەنها پەیمانی کۆن باوەڕیان پێێتی، چونکە ئەوان باوەڕیان بە ئینجیل و ڕەسایی بۆڵس و ئەمانە نیست. سفر یانی سوورەت، سفر یانی سوورەت. اینجا لەبەرەوەی بابەتەکە تێک نەچێت پرسیار ئامادەکە بینوسن لای خۆتان، چونکە دەرفەتێکی باشەیە بۆ ڕوژاندنی پرسیارەکان، بەڵام بیرتان نەچێت ئەگەر پرسیارە هاتە مشکی یەکسەر بینوسە تۆمارێکە بە یانی پرسیارەکە نەڕڵەوە. پەیمانی نوێ، پەیمانی نوێ ئەوی چەند بەشێک، ئێمە پەیمانی کۆمان باس کرد. پەیمانی نوێش بریتیە لە ینی 4 ئینجیل کە ئینجیلی مەتایە، ئینجیلی مەرقەسە، ئینجیلی لوقا، ئینجیلی یۆحەنا. طبعا ئەمانە و کۆڵێن قوتابی مەسیح بوون عەلەیهی سەڵات وەسەلام. تەسەووڕ کە ئینجیلێکمانیە بەلای ئینجیلی عیسا، ئینجیلێکمانیە بەلای عیساوە، ئینجیلەکان بەلای قوتابەکانن. هەر قوتابێک کاتووە ئینجیلی نووسیوەتەوە، بەڵام سێرەکەی ئینجیلەکە بەلای خۆیەتی یەک دنیا کۆمەڵە جیاوازیەک لەناو ئینجیلەکانە هەیە. وەکو ئەوەی بڵێ قورئانی عوسمان و قورئانی سولەیمان و قورئانی عوسمان جیاواز بێ لەگەڵ قورئانی کیا؟ سولەیمان. یاخو بڵێ قورئانی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی. ئەم قورئانە نە قیراءات، ئەم قورئانە جیاواز بن، جیاوازن لە ژمارەی ئاەتەکانە، جیاوازن لە ژمارەکانە کە ڕاستەکرێ، جیاوازن لە یعنی بابەتەکانە، جیاوازن لە ناوەکانە، جیاوازن لە ڕووداوە مێژوویەکانە کە باسەکرێ. ئەمە پێوتری ئینجیل، بەشی یەکەم پێوتری ئینجیل. بەشی دووەم ئەڵێ کردداری نێرداوەکان، ئەعمال الرسل کە لای لۆقا و نووسراوەتەوە. کتێبی سێم نامەکانە، ڕەسایل 14 نامەیان لای پۆلسەوە نێردراون. هەندێک لە پیاوەی ئاینیش دەڵێن نامی عیبرانیەکان لۆقایان کەسێکی دینە بێتی، پاشان 3 نامە یۆحەنا نووسەری ئینجیلیش لەخۆ دەگرێت، پاشان 2 نامەی تریش کە لایەن یعنی بۆدڕۆسەوە نێردراوە، هەروە نامێک لایەن جێمسەوە. طبعا ملك جيمس يعني زور مشهورة، يعني إنجيل يعني جيمس زور مشهورة. إجا نامي ليهوذا وهروها كومالك نامي تري راوكاني تري تداين. تيجي شوارا تيجي بيشجوي كلاين يوحنا ونساوة دوا كتيدا بيشجوي وبيشبين، يعني ما بس يجي تنبؤات، ما بس تنبؤات. ذكرت هو كلا دهات وده هو ده. كأنه سري بين سبقة توراة. ئەو پرسیارەکرێت کێ نووسەری تەوراتە؟ ڕای یەکەم هەنێ بیرمەندە ڕۆژاوایەکان ئەڵێن کتێبی پیرۆز ئەسڵەن موسا حەقی نییە بەسەرەوە، بەڵکو چەند کەسانێک نووسیانەتەوە بە 10 سەدە دوای موسا نووسراوەتەوە. 10 سەدە نزیکەی 1000 ساڵ تقریبەن ئەڵێ زیاتر، یان 10 سەدە زیاتر، 1000 ساڵ زیاتر دوای موسا نووسراوەتەوە. اینجا باوەڕیان وایە ئەو کۆمەڵە بیرمەندە ئەڵێن ئەو دەستان و چیرۆکانەی کە لە کتابی مقەدەسە هاتووە هەر هەمووی ئەفسانەیە، هیچی ڕاست نییە. چیرۆکی ئیبراهیم لەگەڵ یعنی ئەولادەکانیان ئیسماعیل و ئیسحاقا، اینجا تۆفانی نوحا، ئەمانە ئەسڵ و ئەساسی لێدرۆ دەرەسەیە. هەندێکی هەر ڕەمزە دروست کراوە، هەندێکیشی لە ئەفسانە پێشینەکانەوە وەرگیراوە. کاتێ سیرێکی بالفعل زۆرێک لەو بابەتانە لە داستانی پێشووترا هەیە، لە ئەفسانەکانی پێشووترا ئەیدۆزیتەوە، بەڵکو گومانیان لەسەر بوونی خودی موسا شەیە. ئەڵێن ئەسڵەن لە مێژوودا کەسێک نەبوو ناوی موسا بێت. ئەوەندە ڕەتفعلەکان بەخۆتە بەرام، چونکە ئەوەندە هەڵەیان بینیوە لە کتابی مقەدەسا گەشتن هەستێ ئەڵێن خودی موسا شەربوونینەوە. بەڵام ڕای دووەمیان کە ڕای خۆیانە، ڕای پیاوانی کلێسای جوو کریسیانەکانە کە کۆدەنگ بوون ئاگاتان لێبێ، ئیجماعیان لەسەر بووە کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە هەر پێنج سفرەکەی تەورات لەلایەن موسا پێغەمبەر نووسراوەتەوە. سفرەکانی دیکەش لە ڕێگەی سروشان وحی لەلایەن خاوەنەکانیان نووسراونەتەوە. بۆ نمونە یعنی سفری یوشع یعنی کێ نووسێتەوە؟ یوشعی کوڕی نور کتابی موسا نووسێتەوە. سفری ساموئیل نووسێتەوە، سفری مەلاخی نووسێتەوە، سفری زەکەریا نووسێتەوە. بۆ شێوانە
ئەم کتێبانەش بە زمانی عبری و هەندێکیان بە زمانی ئارامی لەیان پێغەمبەرانە نووسراونەتەوە لە سەردەمی بەقلیمۆسی دووەمدا کە 246 پێش میلاد لایەن 72 زانایکی وەرگێڕانەتە سەر زمانی یۆنانی. پەشیمان بوون وتمان کۆدەنگی زانیری جوو کریسیان لەسەرەوە بووە کە نووسری کتابی مقدس بەشە تەوراتەکەی کە وتمان 5 سفرە ئەوانە پێنوترێت تەورات ئەوە موسا بووە کۆدەنگیان لەسەر بۆ بەڵام دوای پەشیمان بوونەوە چونکە هەڵی زۆر گەوریان تیابی بەڵام دواتر ڕوبەڕۆی چەند کێشە و ڕەخنە و پرسیار بوونەوە سەبارەت بەم بابەتەوە هەندێک لێکۆڵە گەشتنەوە ڕاستی کە تەورات لە سەدەی 5 و 4 پێش میلادی مەسیح واتە پاش نزیکەی 1000 ساڵ لە مەرگی موسا نووسراونەتەوە. سفرەکانی دیکەش لایەن پێغەمبەران نەنووسراونەتەوە بەڵکو لایەن چەند کەسێکی نادیارە و کۆکراونەتەوە نووسراونەتەوە یانی نووسری سفرەکانی دیکە دیار هەروە سفر ئەدەبیەکان وەکو سفری ئەیوب ئەرمیا گۆرانیەکان نەشیدولەنشار لە بنەڕەتدا دەگەڕێنەوە بۆ کەلتور و فەرهەنگی گەلانی تری وەکو مسری و بابلی و ئاشوری و فینیقی و فارسی و یۆنانیەکان یانی نەشیدولەنشار کە ئەوترێ گۆرانیەکان کە سولەیمان نووسوێتی یعنی ئەم لێرەدا پەشیمان بوونەوەڵە نەخێر ئەمە ئەسڵەن موجودی نییە یعنی سولەیمان نەینووسیوە ئەمە لە ئەفسانەی یعنی بابلیەکان و ئاشوریەکان و ئەوانی دیکە وەرگیراوە. هەندێک لە پیاوانی ئاینی کاڵێن هەندێک لێرەدا تا ئێستش زۆربەی زۆری پیاوانی ئاینی باوەڕیان وایە ئەو نووسراوە لەلایەن پێغەمبەرەکان نووسراوە. نەشیدولئەنشار گۆرانیەکان سولەیمان نووسێتی زەبور یعنی داوود نووسێتی اینجا مناجاتەکەی ئەیوب ئەمانە هەر هەمووی پێغەمبەران نووسیاندا تەوراتیش کێ نووسێتیەوە موسا نووسێتی بەڵام لێرەدا باسی هەندێکەکەم هەندێک لە پیاوانی ئاینی هەردوو کلیسای جوو کریسیان بە تایبەت کاسۆلیکەکان دانیان نا بەوەی کە ئەم تەوراتی بەدەستمان هەما ئەو تەوراتە نیە کە موسا پێغەمبەر نووسێتەوە بەڵکو دوای ونبوونی تەوراتەکەی موسا بە چەند سەدان ساڵێک عەزرای کاهین واتە عوزەیر کە ئەڵێ عەزرا مەبەستی عوزەیرەکە لە قورئان هاتووە چەند کەسانێکی نادیار سەر لە نوێ نووسیانەتەوە بە ئاشەوە سفرەکانی دیکەش و پێغەمبەرانە نیان نووسیەوە بەڵام ئەو کەسانی هەستاون بە نووسینەوەیان بە فەرمانی خدا نووسیانەتەوە ئەمەش خاڵێکی گرنگ ئەڵێ هەرچەندە موسا نەینووسیوە چەند کەسانێکی دیکە نووسیانە بەڵام بە فەرمانی خوا نووسراوە یعنی مقدسیان مقدس نییە هەر مقدس و ڕۆحی پیرۆز یارمەتی داوە کەواتە بە شێوەیەکی گشتی بە وحی خودایی نووسراونەتەوە بەڵام ئەو وحیەکی حرفی نەبووە ئەوە ناگەین کە هیچ هەڵەوکەم و کوڕی تێدا نەبێت بەڵکو دان بەوە دادەنن کە کەمپور زیاد و کەمی تێدا کراوە وەی دەبێت تەویری بۆ بکرێت و بە حرفی و سادی وەرنەگیرێت یعنی وشەکان کێشیان تێدایە بەڵام معناکە ڕاست. کتێبی پیرۆز ئەمە کە دارالمەشرق لە لوبنان چاپی کردووە کۆمەڵێک مەسیحی چاپیان کردووە ئەگەر مەجای تێدایە دەکرێت ئەم سلایدانیان بۆ تەبع بکەینەوە یعنی پێیان بڵێ با زیاتر بۆشیان لای بابەتەکە بێت و خەریک نەبن بنووسین ئێمە هەمویان بۆ تەبعکەن پێیان دەدەین لە کۆتایی خولەکە وازەحە معلومات منووسن بەڵام پرسیار بنووسن معلومات زانیاری منووسن بەڵام پرسیار بوژێن بنووس لای خۆ لێرەدا ئەمە کۆمەڵێکی مەسیحی ئەم کتێبەیان تەبع کردووە دارالمەشرق لە لوبنان ساڵی 1986 بزانە دان پێنانێکی زۆر گەورەیە ئەڵێ چی فما من عالم كاثوليك نك بروتستان نك ارثوذكس كاثوليكي في عصرنا يعتقد ان موسى ذاته قد كتب كل الباقات يعني الكتاب المقدس التوراة منذ قصة الخلق إلى قصة موت كما لا يكفي أن يقال أن موسى أشرف على وضع النص الملهم كبوخر كان ملهم به كبوك سكن الراوة الذي دونه كتب عديدون في غضون 40 سنة بل يجب القول مع لجنة الكتاب المقدس البابوية أنه يوجد ازدياد تدريجي في الشرائع الموسومة سببته مناسبات العصور التالية الاجتماعية والدينية وتقدم يظهر أيضا في الروايات التاريخية. رابي جون مارك أرسل رابكان كتاب بيروز كبسر كليساي بروتستان توا أمام مفسري جوريه جون مارك مفسري جوريه كتاب المقدس وكو راسي وإلهي
جون مان بو رازي وإلهين أو أنت مرتبه بالأبائي بس الله يجب أن نفهم أن الكتاب المقدس هو بالفعل كتاب واحد له مؤلف إلهي واحد، وإن كان كتب في أثناء فترة دامت 1500 سنة بأخلاق نحو 40 كاتبا بشريا. الله هرچند بدري جاي 1500 صار لركي زيادة لشلك سوا نسراونته طبعا باور من واقع كما كتاب إلهي يك مؤلفه إيش الله يك مؤلفه إيش الله. فاستمرار وجود الكتاب المقدس دائما مضمون في أشعياء أمش لأشعياء باز لواكا كأم كتاب مقدسة يكحد في ليك مزادنا لسفر أشعياء يعني سورة أشعياء الله أم كتاب مقدسة تا آسمان والزمين بمينيت أمش أميني نه بيتك لك مكريت نزيادة كريك ويا أو جون ماكي شغلتي الله هم باور معنا بيوابي كيك مؤلف هي بهيش شواز زيادة وكم ورناقري. وعلى مر القرون تم نسخ عشرات الآلاف من النسخ وترجمة الأسفار إلى آلاف من اللغات النقل يعني مما أدخل بعض الخطأ ولكن لأن ثمة وفرة من المخطوطات القديمة المتاحة الله دواء أو كترجمة كرا وكوبي كرا وهل بهالله تداو طبعا شو كدسموس يكون هي أو دسموس يكون أنا حاكم المسألة أواني لكابلا مقصد يعني جي رازقوي بينا بشربو شو كخودي كليسا كان كيسا دا يعني طبيعي كان هر صالة كمزاري تياكري إن جاء دواء أو وكوتمان بروتستان جماري سورة كان يعني لو جواز لقل أواني ديكا يما علي موسى بيغمر توراتي ننسيبته كان خالق مانهي لكن لو بلغانا أوي لتوراتا باسي مردني موسى مان بوكا كبر شون إسرائيل كان شيوانيان بوجيبا شون كفنو دفنيان كبر باشا موسى تاجياني خويا توانا بمسي والله مكمل باسي مرد بالفعل الله ومردو إسرائيل كان شيوانيان بوجيبا وشون لخويان دا وشون كفنو دفنيان كردو إنجا تشيرو دا بسر إسرائيل كان دواي مرقي موسى پیغمبر عليه الصلاة والسلام جاوتا بون هنا ليشي أما تقي كتاب مقدسة لدوا سفري يعني كتاب مقدسة كسفري تسمية دواوتا عليشي جا موسى بندي خدا لوي مر لخاكي مؤاب بجويري فرماني خدا يزدان لخاكي مؤاب لدولك برامبر بيت بعور ناشتي خوا ناشتيتي حتى أمروش كز ورقي بينازانه موسى تمني صدو بالصالات وكاتمت ايش تاچاوكاني كز نبوو يزي لبر نبرابو جانبي اسرائيل لدشتكاني مواب سي روش ما تنيان بو جرار انجا روجاني جريان وشيواني موسى قوابو خالقو لتوراتا ناوي چند كسي كاتوا كدواي موسى جياو ناوي چند شوينه كاتوا او شوينانا او ناويان نبو لزماني موسى دا ناوەکان دوای موسا دروست بوو ناوەکان دوای موسا دروست بوو بۆ نمونە حەبرۆ سفری پەیدابوون ئەڵێ چی ئەڵێ بەشی 27 ئاەتی یعنی بڕگەی 35 ئەڵێ یاقوب هاتە مەمرێ بۆ لای ئیسحاقی باوکی لە نزیک قەیرەت 4 کە حەبرۆنە اینجا سفری پەیدابوون بە شەکل دیکەڵێ ئیتری یوسفی لە دۆڵی حەبرۆنەوە نار دەبینین ناوی حەبرۆن لەم سێ بڕگەدا هاتووە لكاتك دا لسردني موسى دا أو ناول لو دبرنا لا بل كدواي مردني موسى كيوشع كوري نوري فلسطيني قلت لا يقول ب4 قرين دو حبرون كبدوري سيودو كيلومتر لباشو يقص إيسا بناني خليل ناولي أوش مريدي كيف يزناك رئيس يعني إنسكلوبيديا بريطانية ليشي أواج باوريان وايكا أم موسى نهاتهم كتابي طبع كذبين موسى في سفرقي تواب توراتي ننسي وتوا بلكو چند صد دواي موسى نسراونا توا يكم نسراني أم سفرانا لقرأته بو سفراني شانشيني داود وسليمان هذا يكم نسرا كدسما كوتبين لمملكتي كوية داود وسليمان طبعا أقصش راسي تائسا نسخي مملكتي داود وسليمان مين وجودي مين هو طبعا موسوعي يعني
بەریتانی ئەڵێکی وە لە نێو ئەو نوسخانەی تەوراتدا جیاوازێکی زۆر هەبوو دوای 1500 ساڵ دوای مەرگی موسا ڕێککراوە. بابێنە سەر چەمکی یەکەمیان خوددا لە کتێبی پیرۆزە. بەڵام کاتێ سەیری کتێبی پیرۆزەکەین بە دڵنیاییەوە پێتاڵێن کتابێک نابین لەسەر ڕووی زەویە تەوحیدی خودای ڕاگرتوێت بە قورئان. هیچ کتێبێکمان هیچ کتێبێک نییە تەوحیدی قورئانی یعنی خودای ڕاگرتوێت بە قورئانی پیرۆز. لە کتێبی مقدسە خوا کەسێکی نەزانە، کەسێکی درۆزنە، کەسێکی ڕەگەز پەرستە، کەسێکی فێڵبازە، کەسێکی خەواڵوە، کەسێکی سەرخۆشە، کەسێکە تووڕەیە پەشیمانە بێتەوە، کەسێکە وعدەدا نایباتە جێ، کەسێکە قسەکە بە درۆ بێت. یەکەم خاڵ خودایەکی ماندوو خەوتوو لە یەکەم سوورەتی کتابی مقدسە، یەکەم سوورەتی تەورات سفری پەیدا بوون ئەڵێ ئیتر خوددا باسی دروستبوونی ئاسمانەکان و زەویەکە لە ڕۆژی حەوتەم لەو کارەی کە کردبووی تەواو بوو. اینجا لە ڕۆژی حەوتەمدا لە هەموو کارەکانی فەستەراح پشوویدا. خوددا ڕۆژی حەوتەمی بەرەکەتدار و پیرۆز کرد چونکە تێیدا لە هەموو کارەکانی پشوویدا هەموو ئەوەی خوددا بەدیهێنا دروستی کرد. لە سەفری دەرچوون ئەڵەجی هەمانە بابەتە دووبارە کاتەوە ئەنووسێ لە 6 ڕۆژدا خوددا ئاسمان و زەوی دروست کرد، لە ڕۆژی حەوتەم لە کارکردن وەستا و پشوویدا. باشە هەرچەندە تەویلیان کردو بۆ پشوودان، بەڵام لێرەدا خاڵێکی دیکەیە هیچ مەجالی تەویل نامێنێ. ئەوەدا ئەڵێکی لە سفری زەکەریا بڕگەی ئاەت ینی بەشی 2 بڕگەی 13 هاتووە ئەڵێکی اسكتوا يا كل البشر قدام الرب لأنه قد استيقظ من مسكن قدسه. ئەڵێکی ئەی ئەمان تەرجمەکان لە کێوە تەرجمەی خۆم نییە طبعا، تەرجمەی سایتی فەرمی کتابی مقدسە بە زمانی کوردی. سایتی فەرمی تەرجمە کراوە بۆ زمانی کوردی، منەوە تەرجمانەم لە گیرفانی خۆمە نەهێناوە لێ بهێنە. ئەڵێ ئەی هەموو مرۆڤ لە بەردەم خوددادا بێدەنگ من چونکە لە نیشگە پیرۆزەکەی و لە خەو هەستا، لە نشینگە مەسکەن، نشینگای مەسکەنی مقدسی لە خەو هەستا. خوددا پیادەی و پێشنەوەکانی ئیسرائیل کرد. لە کتابی مقدسە چەندەها جار باسی خواکە پیاسی کردو بە زەویە، خەڵکیش بینینە پێشیان کردو. لە سفری خروج سفری دەرچوون باز لەوەکە کە خوددا پێشی موسا و نەوەکانی ئیسرائیل دەکەوێت و بە ڕۆژ لە ستونێکی هەوردا عەمودی هەور بە شەویش لە ستونێکی ئاگر عەمودی ئاگر لە ڕێگا ڕابەرایەتیان دەکات و ڕێگان پیشانەدا. ئەڵێ چی؟ وارتحلوا من سكوت ناوچەیەک ونزلوا في إيثام في طرف البرية. إنجا وكان الرب يسير أمامهم نهارا في عمود سحاب ليهديهم في الطريق وليلا في عمود نار ليضيء لهم. إنجا ليتي دواي أو ترجمة كيتي لسكوت كوتشيان كرد لإيتام لاينا لقراري چولواني خداش لكريشيانا ودروج بروج لستونيكي هوردا لرقان رابراياتي دكردن بشويش لستونيكي آدر حتى روناكيان بو ببينيت بۆ ئەوەی بەشە و ڕۆژ بڕۆن ستونە هەورەکە بە ڕۆژ و ستونە ئاگرەکە بەشە و لە بەردەم گەلدا لا نەدەچێت. لە سفری عەدەدا ئەڵێ چی؟ فنزل الرب فيردا وزيما استغفر الله في عمود سحاب ووقف في باب الخيم. طبعا يعني درجاي خوات أما خيمة اجتماعات وكلا درجاي خيمة اجتماعات وساو خوي الله ودعا هارون ومريم فخرجا كلاهما واتخداش لستوني هول دادا وزيم لدروازي چادرك وستاو باني هارون ومريم يكل هر كان چون دلو. خدا موسى دكات خداي فرعون، يعني الكتاب المقدس موسى خواي فرعون وشيء إله وشيء رب وهدو كان بكرات. السفري درچون دا هاتوه
كخدا موسى دكات خداي فرعون. فقال الرب لموسى انظر أنا جعلتك إلها لفرعون وهارون أخوك يكون نبيا. خدا بموسى فرمو بروانا أما ترجمة كل كيف فرميكيتي تو كرد خداي فرعون هاروني بلاش لك بيغمري تو دبي. هروها لجيكي دكالتي وهو يكلم الشعب عنك وهو يكون لك فمن وأنت تكون له إله. خدا فرمان بخورود كردنەوەدا. طبعا أولا چەمکی سێما بەتێر و تەسەلی باسێکین. خدا لە کتابی مقدسە زۆر حەزی لە سێکسە استەغفر الله زۆر حەزی لە ڕوودکردنەوەی بەندەکانێت. حەزەکە بە ڕوودیگانی. لە سفری ئیشایانی ئێمە سفری یەشوع پێوترێ ئیشایا ئەشعیا لێرەدا یەشوع هەر یەشوع باز دەوە دەکات کە سەرجۆنی ئەکەدی ئەڵێن کورد بوونیە سەرگۆنی پاشای ئاشور فەرماندەی گشتی دەرێرێت بۆ ئەشدۆد لەگەڵ ئەشدۆد دەجەنگی و دەیگرێت. خدا لە ڕێگەی ئیشایای کوڕی ئامۆچەوە قسە دەکات دەفەرمێ بڕۆ جلو بەرگەت بوشەکە لە کەمەرت بکەرەوە پێڵاوانکانت لە پێت دابکەنە. ئەویش بەو جۆرە دەکات و 3 ساڵ تەرجمەی حەرفی 3 ساڵ بەڕووتی و پێخاوسی دەڕوا. اینجا خدا دەفەرمێ کە 3 ساڵ و پێغەمبەرە بەڕووتی نەڕوا ئەمە پێغەمبەرە. اینجا خوا فەرمێ كما مشى عبدي إشعياء معرى وحافيا 3 سنين آية وعجوبة على مصر وعلى كوش هكذا يسوق ملك آشور سبي مصر وجلاء كوش الفتيان والشيوخ عراة وحفاة ومكشوفي الأساء. عليه لبنويكم معجزيك يا مبشامان داو إشعياء من بروتي ولكن وسي صال بقرين أبي ملك آشور هرچی کۆیلەکان ئەوە کە ئەو ئافرەتانە کاتە کەنیزان پیاوەکان کە کاتە کۆیلە بۆ خۆی هەر هەموویان باشە ئەبان بۆ خۆی بەڕووت و قوتی. ئینجاڵێ مەکشوفیە لەستا بەڕووتی و پێخاوسی مەکشوفیە لەستا یانی چی سمت قوتی. پاشا دەرمە دەرەوە بێت ئافرەت پیا و گەورە بچووک هەموویان. خدا بەسەر باڵدارێکی ئاسمانیەوە دەفرێت. لە سفری دوم ساموئیل الثانی بەشی 22 باز لە نزا و ستایش و گۆرانی و سرودی داود دەکات بۆ خدا دوای ئەوەی یەزدان لە دەستی دوژمنەکان و لە دەستی شاوڵ ڕزگاری کرد. لە نێو نزاکەیدا هەندێک وەسفی سێبووناشیا و دەداتە پاڵ خدای گەورە. بۆ نمونە دوای ئەوەی خدا بە تاشەبەر دەچوێنێت الرب صخرتي الرب صخرتي يعني صخرة بر يعني پروردگارم بردەکەم. باس لەوە دەکات کە کاتێ لە خدا پاڕاوەتەوە لە دوژمنەکانی ڕزگاری کات خدا لە پەرزگاکەیەوە گوێی لە دەمی داود بوو گوێی لە هاواری بووە. خدا زۆر تووڕە بوو زەوی و ئاسمان لە ترسی تووڕەی خدا دەرزیون. خدا لە تووڕەیدا صعد دخان من أنفه ونار من فمه أكلت جمر اشتعل. دەستپێکی یەکەم سوورەتی کتابی مقدس سوورەتی تەورات کە سفری تەکوینە پەیدابوون و دروستبوون باسی ئادەمەکە. خدای پەروەردگار فەرمانی بە پیاوەکەدا و فەرمووی پیاوەکە بەسی ئادەم تۆ ئازادی لە هەموو درەختەکانی بەخچەکە بخۆیت بەڵام بۆت نییە لە درەختی زانینی چاکە و خراپە بخۆیت. یعنی درەختی چی؟ معرفەت الخەیر والشەر. يعني ئەو درەختی زانینی چاک و خراپێ. خوا نایەوێ ئادەم چای بکاتەوە فێری خێر و شەر بێت چونکە لەو ڕۆژەی لێی بخۆیت بێگومانە مریت. نایە فێری خێر و شەر بێت. ئینجا ئەڵێ ئەو ڕۆژەی بمری یەخسە نەبێت. مار لە هەموو ئاژەڵە کێویەکان زۆرزانتر بوو تەڵەکە باستر بوو. بە ئافرەتەکەی گوت ئایا ڕاستە خدا فەرموویەتی بۆتانی لە هیچ درەختێکی باخچەکە بخۆن؟ ئافرەتەکەش بە مارکی گوت بۆمان هەیە لەبەری هەموو درەختەکان بخۆیت تەنها ئەو درەختە نەبێت کە لە ناوڕاستی باخچەکەیە هەر کاتێک دەستی لێی بخۆین دەمرین. هەر کاتێک لێی بخۆین دەمرین. مارەکە بە ئافرەتەکەی وت نەخێر ڕاست نییە. نەخێر
ڕاز نییە و نامرن بەڵکو خوددا نایوێت چاوتان بکرێتەوە وەک خودداتان لێبێ چونکە خوددا دەزانێت ئەو ڕۆژی کە دەیخۆن چاوتان دەکرێتەوە ئیتر وەک خودداتان لێدێ چاکە و خراپە دەزان ئیتر ئافرەتەکە لەبەری دارەکەی خوارد و دایە مێردەکەشی کە لەگەڵی بوو ئەویش خوارد ئیتر هەردووکیان چامیان کرایەوە و زانیان کە ڕوتن ئیتر گەڕای هەنجیرێکیان یان لێک دووری و پۆشاکیان بۆ خۆیان دروست کرد دواتر گوێیان لە دەنگی خودای پەروەردگار بوو لە باخچەکەدا هاتوچۆیە کرد خوا پیاسەیە کرد بە باخچەی عەدنە باشە ئەمانیش گوێیان لە دەنگی خوددا بوو ئەوانیش لە نێو درەختەکانی باخچەکە خۆیان لە خودای پەروەردگاریان شاردەوە خودداش پیاوەکەی بانگ کرد دەکات و دەڵێ لەکوێ خوا نازانێ پیازەکە ئەزانێ خۆی شاردەوە نایدۆزێتەوە لەکوێ ئەویش وەڵامی دایەوە لە باخچەکە گوێم لە دەنگێک بوو ترسام چونکە ڕوود بووم ئیتر خۆم شاردەوە ئەویش پێی گوت کێ بە تۆی گوت کە ڕوودیت ناشێ لە درەختەکەت خوارد نازانێ هێشتا نازانێ پیاوەکەش گوتی ئەو ئافرەت پێیدا منیش خواردم ئەوە بەس بۆتانە خەرجە تعقیبات دوای ئەوە لەسەر خودداش بە ئافرەتەکەی فەرموو ئەمە چییە تۆ کردوتە ئافرەتەکە گوتی مارەکە فریویدا منیش خواردم خودداش لێرە بڕیاری سزادان دەدات بە مارەکەی فەرموو سزای مارەکەدا لەبەر ئەوەی ئەمەت کرد تۆ لە هەموو ئاژەڵێکی ماڵی و کێوی نەفرەت لێکراویت یعنی مار مەلعونە هەموو تەمەنیشت لەسەر زگت دەخشێ خۆڵ دەخۆیت دژمنانیشت دەخەمە نێوان تۆ دژمنایەتیش دەخەمە نێوان تۆ ئافرەتەکە ئەو نەوەی تۆ نەوەی ئەو سرت پان دەکاتەوە تۆش پاشنەی پێی دەکەیت با ئافرەتەکەش ئەفەرمێ ئازاری سێکبڕیت زۆر زیاتر دەکات بەژانەوە مەناڵت دەبێت ئارەزوت بۆ پیاوەکەت دەبێت ئەویش بەسەر تا زەڵ اینجا بە پیاوەکەشی فەرموو لەبەر ئەوەی تۆش گوێت لە ژنەکەت گرت لە درەختەکە خوارد زەوی بەهۆی تۆ نەفرەت لێکراوە یعنی بە بۆنەی ئەوە زەوی هەر هەمووی مەلعونە بەڕەنج کێشانیش هەموو ڕۆژانیشیان لەبەر و بوومی زەوی دەخۆیت دڕک و داڵت بۆ بەرهەم دێنێت و ڕۆکی جێڵگە دەخۆیت بارەقەی نەوچەوانت نادەبێت لێرەدا خوددا دەڵێت وقال الرب الإله هو ذا الإنسان قد صار كواحد منا عارفا الخير والشر والآن هشتا أخوات ترسل عليه ومروف شاري كله توا هشتا ترسل والآن لعله يمد يده ويأخذ من شجرة الحياة أيضا ويأكل ويحيا إلى الأبد ويعني بخشي عدن دريقات دروا نقول لا درختي حياة مخبط چەند سەرنجی یەکەم ململانەی خوددا مرۆڤ لەسەر زانست و معریفەت طبعا ئامەشە بۆتە هۆکاری ئەوەی کلێسا دژی معریفەت بوون مەحاکیمی تەفتیشیان دانا تۆ تەسەوەرەکەی بە درێژایی مێژووی تاریخ ئیسلامی ئەمە مەحاکیمی تەفتیشمان نەبوو لەسەر بابەتێکی فیزیایی لەسەر بابەتێکی کیمیایی لەسەر بابەتێکی یعنی فەلەکی لەسەر بابەتێکی ڕیاضی بابەتە علومە تەجریبەکان محاکمی تەفتیش دابن لە سەدەکانی ناوەڕاستە محاکمی تەفتیش دابن بۆ زاناگەورەکان ئەوەی لەبەرەوەی ڕەیەکیان بۆ نەک پێچوانی گەورە بەڵکو پێچەوانەی دیدی کلێسا ئێستا بۆ نمونە جۆردانا برۆن زانایکی گەورەی ئیتاڵیا و قەشەش بەڵام عالمێکی گەورە بووە باوەڕی وا نەبوو کە زەوی سەنتەری گەورە گردووە مەسیحیەکان ئەڵێن چی ئەڵێن لەبەر ئەوەی مەسیح سەنتەری گردووە مەسیحش لەکوێ ژیاوە لە زەویە کەواتە زەوی چەقی گردووە ناوڕاستی گردوو زەویەکە هەرچی هەسانەیە بە دەوری زەوی ئاسوورەتەوە نەک زەوی بە دەوری شتێکی دیکە بسەوەتەوە اینجا لەبەر ئەوەی لەدایکبوونی مەسیح 4004 ساڵ بەسەر تەمەنی گردوو ناتێ پڕێ اینجا لەدایک بووە کەواتە ئەبێت 4004 ساڵ دوای وفاتی مەسیحش دنیا وێران بێت دوایە زانست دەرکەوت درۆیە 4004 چی زگەرتون تەمەنی لە بیگبانگەوە تەقینەوەی بزنەوە تا ئێستا 13.7 ملیار ساڵ 4000 چی دەرکەوت ئەمە بەڵەتە دەرکەوت زەوی چەقی گردوو نییە زەوی گردوو زۆر فراوانترە لەوەی تەسەووڕێکرا جۆردان و برۆنانی قسەی لەوە بەدەکرد یەکسەر سووتانیان لە زیندوی سووتانی گالیلۆ گالیلیش کە بە تەلەسکۆپەکەی سەلمانی کە هەسانەی تر هەیە ئەسێرەی دیکە هەیە
گردون زۆر فراوانترە ئەویش ویستیان بیسوێتن هاتوون تەسەورەکە ئینگالیگان چی دەکەن پێڵاوی ئاسنینیان هێنا ئاسنەکە پێڵاوەستەکە بزمار ڕێژ کراوە اینجا تەواو تەوەخسیان لەسەر ئاگر تا گەرم بێ اینجا لە پێی ئاگر وتیان لە پێی کرد ئەو مزمارانە چوون چەقین بە پێی گالی لۆگالی دوای پەشیمان بووە کوتی وتی نەگەردون هەیە وە ئەسڵ وەزارەتی هیچ قسانە درۆی لەترسا فەقیرە تەوبەی کرد باشە اینجا چەند ساڵە لەو پێش پاپا داوای لێبوردین لە گالی لێ دەستدانەوە على كل کەواتە یەکەم شت بالملانی خوا لەگەڵ ئادەمە مرۆڤ چییە بالمالای معرفەتە نەبێت جاهیل بێت بێچاری نەکرێتەوە خۆبانمەتان بۆ بخێنەوە زۆر زۆر گرنگە ئاگاتان لێ ئەم ململانەی زانستیە لە نێوان خۆدا و مرۆڤدا هۆکاری سەرەکی ململانەی زانست و کلێسایە اینجا وەرە لای گریکیەکان خدا گەورەی خوداکەن کە ناوی زیۆسە بتێکە بۆ ناوی زیۆس بۆ گەورەی خوداکان بوو لای ئیغریکەکان پاسەوانی بۆ پاراستنی ئاگری معرفەت دانەوە گەورەی خوداکان حرەسی دانەوە بۆەوەی ئاگری معرفەت بپارێزن بەڵام پرۆمیثیۆس دەتوانێت بەنهێنی خۆی بگەێنێتە ئاگری معرفەت و بێبخێنێت بەڵام زیۆس سزای ئەبەدی پرۆمیثیۆسەدا فەرمان دەدا کە گاشەبەردێک هەڵگرێت و بەرەولووتکەی شاخی ئۆڵەپ باشە ئەبێ گاشەبەردێکی زۆر گەورە هەڵگرێت بەرزیکاتەوە تا ئاکاتە لووتکەی شاخی ئۆڵەپ کە ناگاتە ئەوێت خوای یانی ئەو کاتە گەورەی خوداکان شەقێک لە بەردەکەی داتوە خاتە خوارەوە اینجا دوایەوە بێ ئەم کابرا داماوە دووبارە گاشەبەردەکە تا ئەبەد ئەبێ خەریکەمە بێت وا سزایەدا ئەم وەسایەدا ئێسەش ئەو مەشخەڵەی کاگرێ بەدەستیەوە لە ئۆلۆمپیاد ئاگرێ هەمان هەوابەتی ئەو مەشخەڵەی کێگرن بەدەستیانەوە اینجا فەرمان دەدات گاشەبەردێک هەڵگرێت و بەرەولووتکەی شاخی ئۆلۆمپ سەرێک بخات بەر لەوەی بگاتە لووتکەی شاخ گاشەبەردەکە تلێر دەبێتەوە دەگاتە بنی دۆڵەکە پرۆمیثیۆس دووبارە گاشەبەردەکە هەڵدەگرێت و بەرەولووتکەی شاخی ئۆلۆمپ سەری دەقات دەبێ پرۆمیثیۆس هەتایە ئەم کارە بکات و ناگات ئەنجام لای یۆنانیەکان لە کاتی ئەنجامدانی یاری ئۆلۆمپی مەشقەڵێکیان لە پرسگای زیۆس هەر نەفسی مەعبەد گەورەی خوداکان پرسگای ئێرا ژنی زیۆس دادەگیرسان و وەک یادەورێت بۆ دزینی ئاگری معرفەت لەن پرۆمیثیۆسەوە یۆنانیەکان لەسەر ئەم ڕێوڕسمە بەردەوام بوون لە ساڵ 1928 دا لە کاتی ڕێوڕسمی کردنەوەی ئۆلۆمپیادی هامینە لە مسردا ئەو دابوونەریتە ئاینی یۆنانیەکان زیندوو کردەوە مەشقەڵێکیان لەسەر تاوەری ماراتۆن داگیرسان ئەبینی ئەوە شێوازە کەواتە یەکەم بالمالانەی معرفەی خێر و شەڕ دووەم تاوانی خواردنی درەختەکە دەداتە پاڵ مار و حەوا مارەکە حەوا فیو دەدات و حەواش وا لە ئادەم دەکات درەختەکە بخوا سێم خدا لە بەکچەی عادەمدا پیاسە دەکات چوارەم ئادەم و حەوا کاتێک گوێیان لە دەنگی خوا دەبێت لە بەکچەکە پیاسە دەکات خوان لێ دەشاردنەوە ئیتر خدا نازانێت لەکوێن پێنجەم خدا نازانێت کە ئادەم و حەوا لە درەختەکان خواردووە شەشەم خوا درۆ لەگەڵ ئادەم و حەوا دەکات بە ئادەم دەڵێت بۆت نییە لە درەختی زانینی چاکە و خراپ بخۆی چونکە لەو ڕۆژەی لی بخۆیت بێگومانە بێت بەڵام مرۆکە ئەڵێت ڕاز ناکات خوا درۆکە قسەی مارەکە ڕاز دەرەچێت چی خوا درۆ دەرەچێت نەعوذ بالله حوتەم خوا سزای ئەو مارە و بشنەوەکانی ماردەدا بە چەند سزایەک نەفرەت لە خۆی نەوەکانی دەکات ئینجا دەبێ هەموو تەمەنی لەسەر سێت بخشێت دەبێ هەموو تەمەنی خۆڵ بخوات دژمناتیش دەکاتەوە نێوان ئافرەت و یعنی مارەکە دەبوایە تەنها سزای مارەکە و حەوای بدایە بەڵام سزای نەوەکانی ژیان ئەدا هەشتم خدا بە چەند سزایکی سزای حەوا و هیچ ڕەگەزی نێدەدا ئاخر مێ چ تاوانی کردووە لەبەر ئەوەی حەوا خۆشی کردووە هەرچی ئافرەتە ئەبێ چی بکات بە ئازارەوە مناڵی بێت بە ئازارەوە دووجان بێت شتێکی سێتان پێ بڵێم بەداخەوە زۆر جار مامۆسای ئاینیش فتوای هەندێ سیر و سەمەرەی لایەجوز ئەدا کاتێ شتێکی بابەتێکی بێتە ئاراوە ئەڵێ لایەجوز دوایەوە سەرەکەی خۆی ناچارە بێت ئیتر لایەجوزەکە لاکەی ئەکات چونکە خۆی پێویستی بۆ بێتە چی یەجوز تەسەوورەکەی لە سەدەکانی ناوەڕاست و دواتریش کلێسا مەمنوعی کردبوو کە ئافرەت لە کاتی مناڵبوونە بەنج وەربگرێت
چونکە ئەڵێن خوا سزای یاوە ئەبێ ئازاری نابێ بە هیچ شێوازێک دەرمانی وەربگرێ ئازارەکەی کەم بکەیتەوە چونکە سزادراوە لانی خواوە. على كل ئەوستاکانی دیکەش بانڕێکەکان سێکردن خودایەکی فێڵباست لە سفری ئەرمیا بەشی دە بڕگەی چوار باڕاشکاری ئەرمیا پێغەمبەر بە خودا دەڵێت بەڕاستی تۆ کەسێکی فێڵبازی فریود دای خەوتاند خودا دەفەرمێت جا ئەوە دەبێت لەو ڕۆژەدا پاشا و پیاوە گەورەکان جەرێک بڵاو دەبن کاهینەکان دەحەپەسێن و پێغەمبەرەکان واقعیان بردەنینە جاگوتم ئێرمیا بەخواوێ ئەی خودای باڵادەست بێگومان ئەم گەلە و ئۆرشەلیمت بە تەواوەتی فریودا فەرموود ئاشتیتان بۆ دەبێت کەچی شمشێر گەیشتە گیان وعدی داوەتی ئاشتیتان بۆ دەبێت کەچی دوایەوە شمشێر دەکاتە گیانێ خدا غافڵ و بێئاگایە. لە سەردەمی موسا و هاروندا خدا دەوێت لە شوێکە بە خاکی میسردا تێپەڕێت زەمە زەمین موسا و هارونە خوا ئەوێت بە خاکی میسردا تێپەڕێت قەتڵ و عامێکی هەموو نۆبەرەکانی خاکی میسر لە مرۆڤەوە هەتا ئاژەڵ بکات بیان کوژێت نۆبەرەی هەرچی مرۆڤ نۆبەرەی هەرچی حەیواناتە هەموویان بکوژە قەتڵ و عامیان تەنها هی ئیسرائیلەکان بەڵام خوا مشکلێکی هێویشی نازانێت کامە ماڵی ئیسرائیلەکان کام مناڵە نۆبەری ئیسرائیلەکان و کامی ئیسرائیلەکان نازانێت جا خدا بۆ ئەوەی نۆبەری نەوەکانی ئیسرائیل بناسێتەوە نیان کوژێت داوای لێ دەکات دەڵێت ئەبێت ئاژەڵێکی ساپی نێری یەک ساڵە لە بەرخیان لە بیست سەر بن و خوێنەکەشی بدەن لە هەردوو لای دەرگای ماڵەکانیان وەک نیشانێک لەسەر ماڵەکانیان تاوەکو خدا خوێنەکە ببینێت و نۆبەرەکانیان نەکوژێت وەک دەبینێت خدا نازانێت ماڵی نەوەکانی ئیسرائیل جا بکاتەوە پێویستی بە نیشانە دەبێت و بۆ ناسینەوەیان لایەکی دیکەوە بەهۆی ستەمی هەندێک کەس هیچ نۆبەرەکانی مرۆڤ و ئاژەڵە نابێت. تۆفانی نوح و پەرکەزێڕی دوای ئەوەی خوای گەورە سزای قەومی نوحەدا پەشیمانە بێتەوە کە خەڵکی لەناو بردووە وعدەدا جارێکی دیکە سزای مرۆڤایەتی وانەدا بە تۆفان هەمویان لەناو بردووە بەڵام خوا مشکلەی کێشتی لەبێچێت پەیمانەدا لەبێچێتەوە بۆ ئەوە پەرکەزێڕینی دروست کردو لە کاتی بارانە ئەو پەرکەزێڕینەوە بە بینی خوا بێنێتەوە نەکەی تۆ پەیمانت داوە پەیمان نەشکێت خەڵک لەناو ئەڵێ چی سوورەکە سێری سوورەکە بکەن وضعت قوسي في السحاب فتكون علامة ميثاق بيني وبين الأرض فيكون متى أنشر سحابا على الظل وتظهر القوس في السحاب أني أذكر ميثاقي الذي بيني وبينكم وبين كل نفس حية في كل جسد فلا تكون أيضا المياه طوفان لتهلك كل ذي جسد فمتى كانت القوس في السحاب أرسلها لأذكر ميثاقا أبديا بين الله وبين كل نفس حية في كل جسد على أما قصي خواه شو عندني خواه وكسي خوتو سرفوش لسفري زبوركان بخدا دالي فاستيقظ الرب كنائم كجبار معيط من الخمر فضرب أعداء إلى الوراء جعلهم عارا أبديا أو ساقر ودقان وخوتو يكستا وك بالوانك لسرفوشي بوش بيتاو لدجمنكان داود الله لسفري مزامير لجيتي ديكا استيقظ داود بخواله يستيقظ وانتبه إلى حكم يا إلهي وسيد إلى دعواي لخو هستو آقاداري بريارم خدام قولم آقاداري دانم لجيتي ديكا استيقظ لماذا تتغافى يا رب انتبه لا ترفض إلى الأبد أليتي لي بالوردقار بأقابة بو خوال وبويت لماذا تتغافى هستا استيقظ انتبه حتى وازما لمن خدا فرمان داد حزقیان پیغمبر و نوی اسرائیل خواردنی پیس بخواه استغفر پیسایی برو چی پیوتره ناوکی هر حز ناکن باسی تصور که ناوکی لکتاب مقدس هاتو خواهی دوره به حزقیان پیغمبر افرمین لیتو برابی علی کلی رکات
باشە لە پیسایی مرۆڤ دروست کرد. ئەویش ئەڵێ خوایە من گوناهم نەکردم، پیسایی نەخوارد. ئەویشە فەرمێ قەیناکە عەفوم کردی، با پیسایی مرۆڤ نەبێ، بە پیسایی حیوان، با پیسایی حیوان. با نەکە تاوێ چەند دەقەیەک ئینشاءالله تاوێ الله شيء وتأكل كعكا من الشعير على الخلق الذي يخرج من الإنسان تخبزه أمام عينيه ماشا. وقال رب هكذا يأكل بني إسرائيل خبزا ونجس بين الأمم الذين يطردهم إجاء ويقول قد جعلت لك خزي البقر بدل خلق الإنسان فتصنع خبزك عليه لهندي طبعا كم جاء أو يسوى أن كدوى الخر على الخلق الذي يخرج من الإنسان يعني بسلم بەڵام لەدەقە پێشینەکان ئێسەش هەنی تەبعایە ئەڵێ نا لەگەڵ پیسایەکە تێکەڵ یەکەی بوو اینجا بە پیسایی خۆی دەقەی پێشووتیش ئەڵێ بە پیسایی خۆی خدا ئاگرە كنار آكلة خداجي خرافكات موسى لماذا أسأت إلى هذا الشعب لماذا أرسلتني ترابي الأخوة لتشنجيك كاتو جرانا بي داوانا خدا كان الأخوة هسدو أمش مامود خداجي بشمال لكردو كان چنها تقميناو كا باسی پەشیمان بوونەوەکە پەشیمانی لەوەی شاوەڵی کردوتە پاشا شەوی زۆران بازی ئەمە دوا قسەمانە بێت شەوێک یعقوب پیاسەکە باشە ئەبینێ خوای گەورە پیاسەکە پیاوێکی پیاسەکە نازانێت خوای با یەکسەر بۆتان بخێنەوە یعقوب لە ڕێگادا شەوێک پیاو دەبینێت و دەبینێت دەبەقاڵەیە حتا بەرەبەیان زۆران بازی لەگەڵەکە حتا بەرەبەیان زۆران بازی لەگەڵەکە پیاوەکە کە بینی دەرەقەتی یعقوب نایە لە لای سەرەوەی ئێسکی ڕانی داو ڕانی یعقوب لە زۆرانبازیەکەدا لەجێ چوو پیاوەکە داوا لە یعقوب دەکات و پێی دەڵێ بەرەمدا وا بەرەبەیان دەرکەوت یعنی یعقوب خەریکە پیاوەکە ئەکردێنێ بەری نادا ئەوش لە بەرەمدا وا بەرەبەیان دەرکەوت بەڵام یعقوب گوتی گەر بەرەکەتدارم نەکەیت بەرت نادەم پیاوەکە لێی پرسی ناوت چییە یعقوب وەڵامی دا یعقوب اینجا پیاوەکە پێی دەڵێ لەمە دوایی تر ناوت بە یعقوب نایرێت بەڵکو دەبێتە ئیسرائیل چونکە لەگەڵ خدا و پیاوان تێکۆشاوی تو سەر کەوتوو بیت یعقوب تا ئێستا نازانێت ئەو پیاوەی ناوی چییە یعنی بۆیە پرسیاری لێ دەکات کای ناوی خۆتم پێ بڵێ پیاوەکە لە وڵات بەزانێت پیاوێکی پیرۆز بۆچی پرسیار لە ناوەکەی ئیتر لەوەی لەوێ بەرەکەتداری کرد و دەزانێت ئەو پیاوە خدا ئیتر یعقوب ناوی لە شوێنەکە نا پەنیەڵ گوتی چونکە ڕوبەڕووی خدا ڕوبەڕوو خوددان بینی و گیانیشم دەرباز بوو کاتێک لە پەنێڵ دەپەڕێتەوە خۆر لێ هەڵێت لەبەر ڕانی دەشەوێت هەر لەبەرەوەشە لای ئیسرائیلیەکان تا ئێسەش ماسولکە ژێی گشت دەبێتەوە لەسەر لای سەرەوەی ئێسکی ڕانە حرامە نایخۆن لەبەر چی لەبەروی خوا یاوێتی لە یعقوب عەزیزی داوە ئەومان قەناعێت لەبەرەوەی دەست درا طبعا هو شهد كتاب مقدسة ها وكل يكي سيركا ها أو خدايا أو يعقوب أو زنا بازي وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أكل العصفور شيئا مع النسر الأخوة بترسى أقل غافلي رزقي بودينة بحيث لا تدري تون ترسي لها جاري كخوارا سقطا رزقي بالنده وحوت شدد على بحري أو يقوماني وايا رزق بهيز وتوانايا هركيس كسولا كداني نبو لجيانا بوجودي نسر استاش بشي دومي بابتكان ما نسبة لكن إن شاء الله أنا مشاني كتابي فيروز بناسا وأوي بسيارو شتي تايبتي شي بابي دوسي لدوي طاوبوني أو بشر برقيتي تايبتي دولو دريش مان هيا لباتي شيريني و تاي خواردنەوە ئەو جارە هەموومان پرسیار لە جەنابی دکتۆر دەکەین هەرچی کەسێک پرسیارمان هەیە لە خزمەتی دادەبین ئێشاش داوا لە جەنابی دکتۆر دەکەین بۆ پێشکەشتنی بەشی دووەم بافەر بسم الله الرحمن الرحيم چەندی دنیان پێغەمبەران لە دەیدەی پیرۆز
پێغەمبەرێکی سەرخۆشی دەمارگیر سەرخۆشە اینجا دەمارگیر نوح سێ کوڕی هەبوو سام حام کە باوکی کەنعانە لەگەڵ یافێت نوح دەستی بە چاندنی ڕەزەمێوێ کرد دواتر لە شەرابەکەی خواردە و سەرخۆش بوو لە شەرابەکەی خواردەوە و سەرخۆش بوو لەناو چادرەکەیدا بەڕووتی ڕاکشا حەچی لەبرانەوە بۆ ڕاکشا بەڕووتی أما دقع على بكيشتي وشرب من الخمر فسكر وتعرض داخل خلائه حام باوكي بروتي بيني شو دلو هردو براكي آقادار كردو حج قناعي كنا كردو باوكي بيني وبروتي دو براكي بان كردو تفي باوك مناوي كردو بلام سام يافز وشاكي كان هنا وعورتي باوكي دابوشي روشان بەرەوتواوە بوو ئیتر ڕووتەکەی باوکیان نەبی کاتێک نوح لە سەرخۆشەکەی باگا هاتەوە زانی کوڕە بچووکەکەی چی پێکردووە اینجا گوتی مەلعون کەنعان عبد العبید یکون لإخوتی نەفرەت لێکراوە بێت کەنعان دەبێت کۆیلەکان بۆ براکان دەبێتە کۆیلەکان بۆ براکان هەروە خوددا گوتی ستایش بۆ خوددا پەروەردگاری سام با کەنعان ببێتە کۆیلەی سام با خوددا دەرگا بۆ یافت بکاتەوە و لە چادرەکانی سام جێنشین بێت با کەنعان ببێتە کۆیلەیەوە چەند سەرنجێ نوح پێغەمبەر مەی دەنۆشێت و فوڵ سەرخۆش دەبێت دوو نوح بەڕووتی دەخەوێت و عەورەتی بەدرەوە دێت سێ حامی کوڕی سەیری عەورەتی باوکی دەکات و دووبراکەی ئاگادار دەکاتەوە چوار براکانی دەڕۆن باکیان دادەپۆشن پێنج کاتێ نوح لە سەرخۆشەکەی باگادێتەوە دەفرێت لە کەنعانی کوڕی حامی دات شەش لە هیچ دەقێکدا باسی گوناه و تاوانی حام و کەنعان نەکراوە تا نوح نەفرەتیان لێ بکات هەر ئەوەندە هاتووە حام کاتێک چووەتە چادرەکە و باوکی بەڕووتی بینیوە یەکسەر چووە هەردوو براکەی ئاگادار کردوێتەوە ئەوان شاتوون دان بۆشیوە نازانێتدا هیچ گوناهێک نابینن کە حام ئەنجامی دابێت ببێتە ئەو تووڕەبوونەی گەورەی نوح حوت گریمان حام تاوانبار و گوناهی گەورەی کردووە دەبوایە نوح لە حام تووڕە بووایە نەفرەتی لێ بکردایە بەڵام دەبینین لەبری ئەوەی خۆی لە حام تووڕە بکات کە بەڕووتی بینێتی لە حام تووڕە نابێت نەفرەتی لێ ناکات بەڵکو جامی تووڕەیی بەسەر یەکێک لە کوڕەکانی حامدا لە ڕێژەکردنەوەی کەنعان نەفرەت لە خۆی و نەوەی دەکات کە هیچ پەیوەندییان بە گوناهەکەی حامەوە نییە نەفرەت لە کەنعان و نەوەکانی کەنعانەکە کەنعان بوو کەنعان هەر ناوینی لە داستانەکە لەوە سێتر ئەوەیە حام چوار کوڕی هەیە کوش میسرائیم فوت کەنعان باشە بۆ لەناو هەر چوار کوڕەکەی حامە تەنها کوڕێکیان نەفرەت لێکراوە و نەوەکانیشی نەفرەت لێکراوە باشە لەبەر چی بۆ نەفرەتەکە لەبەر حام نەبێت ئەگەر بێ لە هەموو کوڕەکانیشی بەڵام نا نەفرەتەکە لە حام نییە لێ کوڕە لە چوار کوڕەکانی ئەویش کەنعان ئەمەش دەستی شاراوەی جوو دەردەخات کە دەیانەوێت بە زۆرە بلێ فەلەستین بکەن هەموو کیژوەکان و فەلەستینەکان کەنەوەی کەنعان ئاگاتان لێوێت کەنعانەکان نەوەی فەلەستینەکان فەلەستینەکان نەوەی کەنعان باشە خاوەنی فەلەستین بکاتە کۆیلەی سام کە بابینەی جووەکانە بۆ پێش هەرچی فەلەستینی هەیە دەبێتە کۆیلەی جووەکان و فەلەستینیش دەبێت هەموو سەر دەماجی پێغەمبەرێکی سەرخۆش و زیناکە لەگەڵ بووچەکەیدا لوط پێغەمبەر استەغفر الله عليه الصلاة والسلام کاتێک خوا گەورە قەومی لوط لەناوە خۆی بووچەکەی دەرسوێنەوە کچە گەورەکە بە کچ بچووکەکەی وت باوکمان پیر بۆ هیچ پیاوێکیش لەم ناوەدا نییە کە بەلاماندا بێت وەرە با شەراب دەرخواردی باوکمان بدەین و لەگەڵ ڕابشین لە باوکمانە وەچە بخەینە ئەو شەوە شەرابیان دەرخواردی باوکیاندا اینجا کچە گەورەکە چۆ ژوورە و لەگەڵ باوکی ڕاکشان لوتیش نەبە ڕاکشانەکەی زانی و نەماستانەوەکەی بۆ ڕۆژی دوایی کچە گەورەکە گوتی دوێنە شەو لەگەڵ باوکم ڕاکشان ئەم شەویش شەرابی دەرخوارد دەدەین اینجا تۆ ڕۆ ژوورەوە و لەگەڵ ڕاکشێک جا لە باوکی خۆمانەوە وەچە دەخینەوە ئەو شەوە شەرابیان دەرخواردی باوکیاندا و کچە بچووکەکەی هەستا و لەگەڵ ڕاکشا ئیتر هەردوو کچەکەی لوط سکیان لە باوکیان کرد بوو گەورەکەیان کوڕێکی بوو ناوی لێنا موآب چووکەکانیش کوڕێکیان بوو ناوی لێنا بن عەمر
هەر هەمووی بەبەستی ئەوەیە زۆربەی پێغەمبەران لە ئەولادی عەرەب، یعنی پێمان بڵێ پێغەمبەران ئەولادی زین، پێغەمبەران ئەستەغفیرڵڵاه ئەولادی زین. پرسیان لوط کە شەو یەکەم سەرخۆش کرا بۆ جاری دووەم کەوتە هەماندا و جاری دیکە سەرخۆش کرا، بۆ دوایەوە ڕاستەکەی بۆ دەرکەوت کە تووچەکەی سەرخۆشیان کرد و لەگەڵایەتی بوون بۆی چاوەڕستێکی نەمانوە بۆ لایەن تۆڕە نەبوو بۆ سزای نەداوە بۆ کاکە زانیکار بچان بە لوتەوە دووگیان بۆی چاوەڕستێکی نەبوو. فرۆشتنی نۆبەرەکەیت ئیسحاق دوو کوڕیە بێ، نۆبەرەکەی ناوی عیسۆیە، کوڕن دوومیشە ناوی یعقوب. عیسۆی داماوە ئەچێ خەریکی ئیشە، خەریکی جوتیاری شتوکاڵی خۆیەتی بە هیلاکیەت و زۆر بسی. نۆبەرایەتی لای بەنو ئیسرائیل مقدسە، نۆبەرایەتی زۆر مقدسە، یعنی امتیازاتێکی تایبەتی هەیە. دەبێتە سەرۆکی هۆز و بنەماڵە لە میراتی باوکی پشتی زیاتر بەردەکرێت. ئیتر عیسۆ زۆر تیمەتی زۆر برسێتی ئەگەر ڕێتەوە بۆ ماڵەوە سەرەکە یعقوب میسکی دروست کردووە، میسکی لێنا. ئەویش داوای لێکاڵێ برسیمە تینومە فریام بکەوە شتێکم بەرە زۆر هیلاکە ئەشەوە چاوت بەهیچ ناکرێت. ئەبێ نۆبەرایەتەکەت بدەی بە من اینجا ناکردێت. ئەویش لە برسانە فەقیرە نۆبەرایەتەکەی ئەدا بە یعقوب ئیبراهیم. ئەوە پیاو نەبووە، لایەکی لە دوورەوە هاتووە کرێکاری کردەوە هەموویان، ئیشی کردەوە هەموویان بە برسیەتی تێری پێ نا. ئەبێ نۆبەرایەتەکەی بفرۆشێت بالفعل ناچارێکە نۆبەرایەتەکەی بدا بۆ لەبەرەوەی کەبێ نانوسکی باتێ. سێرترین دزی لە مێژوو بەلای بم لەبەر سەری بۆ خۆم بکەم جارێ تەسەوورەکەی ئەگەر بڵێ سێرترین دزی لە مێژوودا چی بێت لە کتاب مقدسە دزەکە کێیە؟ یعقوبە. دزەکەی لە ئیسحاق و خوا کردووە. ئیسحاق پێغەمبەر لە کۆتایی تەمەنیا هەردوو چاوی لە دەسەدا ئەبێتە نامینە. بۆیە ڕۆژێکان بە عیسۆی کوڕی ئەڵێتی ئەڵێ ڕۆڵە عیسۆ بڕۆ نێچیرێکمان بۆ ڕاوەکە وەرە سەری بڕا لێی بری با لە خواردنەکەی بخۆم اینجا پیرۆزت بکەم. پیرۆزت بکەم. باش. ڕفقە کە دایکیانە چی زیاتر خۆشەوێ؟ یعقوبی زیاتر خۆشەوێ. یەکسەر ئەڕوا بۆ لای یعقوبی کوڕی ئەڵێ وەرە فریای خۆت بکەم نابیتە خزمەتکاری براکەت. چی بوو؟ باوکت وعدی داوە براکەت بڕۆ پیرۆزی کە. پیرۆزی کە. چی بکەم؟ ئەڵێ بڕۆ یەکسەر لە تەویلەکەی خۆمە حیوانێکم بۆ بێنە من سەریە بڕۆ لێرێ تۆش وەرە ژلوبەرگی عیسۆی برات لەبەرکە بڕۆ بڵێ باوکت خواردنەکەی بەرێ خۆ تۆ نابی. باشە؟ پێی بڵێ من عیسۆم درۆ بکە بڵێ من عیسۆم لەبەرە پیرۆزە بکە. ئەویش ئەڵێ دایکیان ئەوە پۆشاکی ئەوم لەبەر کرد بۆ دەنم گۆڕی. ئەی باشە دەستم من کەسێکی بێتوو کرد لەشێکی تووکی کەوی پێوە دە سۆمانی باشە ئەتەسم دەست بدا لە دەستم بمناسێتەوە چونکە عیسۆی برام کەسێکی کوڵکنە تووکنە. ئەویش ئەڵێ جا چییە؟ پێسی بسم بدە لە دەست بری فێڵی یعقوب واکە اینجا باچینە سەر دەستە. ئەوە لە یەکەم سوورەتی تەورات سفری پەیدابوون. ڕفقەی دایکی گوێی لەم قسانە بوو ئەو یعقوبی خۆش دەویست بۆیە پلانێکی فێڵاوی بۆ یعقوب دانا دەبری عیسۆ بەرەکەت ببات بۆ خۆی بۆیە داوای لە یعقوب کرد بەر لەوەی عیسۆ لە باوکەرەکەەوە بڕوا لای مێگەلەکە دوو دیسکی ناسکی بۆ بێنێن هەتا لایەن بێنێت بۆ باوکی خۆی یعنی بکە بە عیسۆ خواردنەکەی ببات بۆ باوکی بیخۆت. اینجا ئەم کاتا یعقوبیش بەرەفقەی وت بەڵام عیسۆی برام پیاوێکی تووکن و منیش پیاوێکی کۆسۆ بێتووکم ڕەنگە باوکم دەستم لێ بدا خۆ لە بەرچاوی دەبمە فێڵباز و ئیتر نەفرەت بەسەر خۆمدا دێنم نەک بەرەکە دایکیش دڵنیای کردەوە پێی وت کوڕی خۆم با نەفرەتەکە لە من بکرێت تەنها گوێ لە من بگرە و بڕۆ بیانهێنە بۆ. ڕفقە جلوبەرکی عیسۆ لەبەر یعقوبی کوڕەبچووکی کرد دەسووری لە پێستی گسکەکاندا پۆشی اینجا خواردنەکەی دایە دەست یعقوبی کوڕی. یعقوبیش هاتە لای باوکی گوتی تۆ کێ کوڕم؟ یعقوبیش باوکی گوت من عیسۆی نۆبەرەتم ئەوەی پێت گوتر کردم هەستە
دابنیشە لە ڕاوەکەم بخۆ بۆ ئەوەی داوای بەرەکەتم بۆ بکەیت. ئیسحاقیش گوتی گومانی هەیە ئەوە چۆن وا خێرا پەیدات کرد کوڕی خۆم. ئەش گوتی خودای پەروەردگار بۆی هێنا، یعنی خوای گەورە بۆی هێنا یارمەتی داوە. ئیسحاقی نابینا هێشتا دڵنیا نییە لەوەی کە عیسۆ بێت، بۆیە گوتی وەرە پێشەوە باریست لێ بکەم کوڕی خۆم بۆی بزانم ئایا تۆ عیسۆی کوڕی منی یان نا. یعقوبیش لە ئیسحاقی باوکی چۆ پێشەوە ئەوی دەستی لێدا و گوتی دەنگەکە دەنگی یعقوبە بەڵام دەستەکان دەستی عیسۆ. ئیتر نەیناسێ ناسەی تۆ ئەوە بکە، ئەوە ڕسمەکەی لە کتاب مقەدەسایە باشە ئیتر نەیناسیەوە، چونکە دەستەکانی و دەستەکانی عیسۆی برای تووکرد بوون. ئەویش داوای بەرەکەتی بۆ کرد، دووبارە پێی گوتەوە ئایا تۆ عیسۆی کوڕی منی؟ هێشتا هەری گومانی هەیە. ئیتر یعقوب خواردنەکەی هێنا پێشی باوکی خواردی، شەرابی مەی بۆ هێنا و خواردیەوە. بە کوڕەکەی گوت بۆرە پێشەوە ماچم بکە کوڕی خۆم. ئەوی چۆ پێشەوە ماچی کرد. ئیتر ئیسحاق بۆ لیجلەکانی کرد زانی کاوە، بۆ لیجلەکانی کرد زانی کە عیسۆیە، داوای بەرەکەتی بۆ کرد و گوتی انظر رائحة ابني كرائحة جاتوي داوي بكردكي بخنك بروانه بوني كركب وكبوني تشتو درك خدا بركة داري كردوا با خدا لشورني آسمان ولشوري زميت بداتي هر مهاداوين دانويلي زور وشرابي نوين مي با قلال ببن خزمتكار نتوكانش كرنوش بوبن بب بسلوري براكان بب بسلوري براكان قرآنی دایکت کڕنۆشت بۆ بکە با نەفرەت لێکەرانت نەفرەت لێکراو بوون و ئەوانەی داوای بەرەکەتت بۆ دەکەن بەرەکەتدار بن. عیسۆی برای لە ڕاوەکەی هاتەوە و دەچێتە لای باوکی. باوکیشی پێی گوت تۆکێ ئەویش گوتی من قوربانەوەبەرەکەی خۆت عیسۆ. ئیتر ئیسحاق لەرزینێکی زۆر تون لەرزین گوتی ئەی کێ بوو ئەوەی کەوی چێرێکی ڕاو کرد و بۆی هێنام منیش لە هەموو خوارد پێش ئەوە پێشەوی تۆ بێت داوای بەرەکەتیشم بۆ کرد هەروەها بەرەکەتداریش دەوێت. زانی کە یعقوب عیسۆ باوکە دە داوای بەرەکەت بۆ منیش بکە. بەڵام ئیسحاق گوتی ئاخر براکەت بە فێڵبازی هات و بەرەکەتی تۆی برد. عیسۆ گوتی ئایا لەجێی خۆی دانیە کە ناونراوە یعقوب ئەوە دوو جارە فێڵم لێ دەکات نۆبەرایەتەکەی منی برد وا ئێساش بەرەکەتەکەی منی برد. اینجا گوتی ئەی هیچ بەرەکەتێکت بۆ من نەهێشتەوە. ئیسحاق وەڵامیدایە و بە عیسۆی گوت وا ئەو کردووە بە سەروەری تۆ ئینی قەد جەعەلتو سەیدەن لەک هەموو کەسوکاریشم داوەتێ بۆی ببنە خزمەتکاری ئەو کەسوکاری تۆ هەمووی بنە خزمەتکاری ئەو بە دانەوێڵە و شەرابی نوێ پشگیریم کردووە ئیتر بۆ تۆ چی بکە کوڕ. عیسۆش باو کرد ئایا تەنها یەک بەرەکەت هەیە هەروەها بۆ منیش داوای بەرەکەت بکە. باوکە ئیتر عیسۆ دەنگی هەم بڵی و گریا. ئیسحاقی باوکی وەڵامی دایەوە وتی نشینگەکەت دوور لە چەوری خێروبێری زەویەوە دەبێت. بەرەکەت نەماتەوە دوور لە شەوری ئاسمان لەسەرەوە لەسەر شمشێرەکەت دەژیت و دەبیتە کۆیلی براکەت و بەڵام کاتێک سەرکێش بوویت نیرەکەی دەشکێنیت کە بە ملتەوەی. چەند سەرنجی ڕفقەی دایکیان ئافرەتێکی ستەمکار و فێڵبازە جاکارە لە نێوان ڕۆڵەکانی کرد. دوم یعقوبی پێغەمبەر لەگەڵ چڵێسی و تەماکاریدا کەسێکی دروستبوو فێڵباز بووە دوو جار فێڵی لە عیسۆی برا کرد و جارێک نۆبەرە جارێک بەرەکەتی لێ بردو. سێم یعقوب پێغەمبەر دروست و فێڵبازە پێسی بزن دەدا لە دەستی ملی و جلی براکەی لەبەر دەکات و چەند جارێک دووپاتی دەکات و کە عیسۆیە. چوارەم یعقوب پێغەمبەر چەند جار درۆ لەگەڵ باوکی دەکات. پێنجەم تا ئێستا لە هیچ کوڕ و کوژبووی مێژوودا نەنووسراوە نەخوێنراوەتە جگە ئەو جاران بەرەکەت بدزێت. ئەوە چی بەرەکەتێکی خوددایە کەسێکی فڵباز بە پێڵ و درۆ ساختە بتوانێت بیتسێت. شەشەم ئیسحاق داوای ئەو دوای ئەوەی بەرەکەتی لێ دەدزێت پشتی عیسۆی ستەملێکرا و مەزڵوم ناکرێت. هیچ هەڵوەستێک دژی یعقوبی درۆزن و دز نامێنێت بەڵکو دان بە بەرەکەتاکەیدا دەنێت. حوتەم دیارە لە بنەڕەتا کە یعقوب ئیسحاقی باوکی خەڵەتان وای دەزانی ئەوە عیسۆیە بۆیە دوعای بەرەکەتی بۆ کرد. گەر بیزانیا عیسۆ نیە دوعای نەدەکرد کەواتە دوعای بەرەکەت بە نیەتی عیسۆ بووە نەک یعقوب. ئیتر چۆن خوددا ئاگەی لە دڵی ئیسحاق نییە و نازانە بەبەسی عیسۆیە نەک یعقوب.
هەشتم بە هەر حاڵ با بڵێن ئیسحاق چەند لە پێغەمبەر بەڵام ستەم دەکات و پشتی زاڵمانە دێت بەڵام پرسیارەکە لەوەیە خدا کە ئاگاداری ئەو کەین و بین و فرد و فێڵە یعقوب و دایکەتی چۆن داوای ئیسحاق و یعقوب وەردەگرێت و ڕێگە دەدات بەرەکەتی لێ بدزرێت بەرەکەت دەبەخشێتە کەسێکی درۆزنی فێڵباز بۆ فرد و فێڵە دەیکاتە پێغەمبەر لە دوو حاڵەت بەدەرنی یان خوا ئاگای نازانێت سەفر الله یان ئاگادارە و پشتگیری فێڵباز و ستەمکارێک نۆیەم لە سەفری پەیدابوون دەنووسێت عیسۆ لە دڵی خۆیدا گوتی ڕۆژانی پرسەی باوکم نزیکە ئینجای یعقوبی برا دەکوژم ئەلێرەدا عیسۆ لە دڵی خۆیان وتی کەچی کتابی مقدس زانێ دایکەکەی پێی زانێت و یعقوب زانێت لە دڵی خۆیان قسەی کردووە یعنی خوا ئاشکرای کردووە نەعوذ بالله بۆ ڕێکۆمانە باشە دەیان بەشێک لەو بەڵێنانەی کە لە دزینی بەرەکەتەکەدا هاتووە لەگەڵ واقع ناگوێت بەرەکەتەکە چۆنوە بەعکسەوە دەرچووشە بۆ نمونە گەلان دەبنە خزمەتکار نەتەوەکانیش کڕنۆشی بۆ دەبن دەبێتە سەروەری براکانی کوڕانی دایکی کڕنۆشی بۆ دەبن عیسۆ و هەموو کەسوکاریشی دەبنە کۆیلەی یعقوبی برای ئەمەن وعدەکان بەڵام لە حەقیقەتدا قەت عیسۆ نەوەی عیسۆ نەبوونەتە کۆیلەی یعقوب و نەوەی یعقوب قەت عیسۆ کڕنۆشی بۆ یعقوب نەبردەوە کردەکەکاتەوە ئەبێ ئەو کڕنۆشە وبەرێت قەت بە گەورە بانی نەکردووە بەڵکو بێتەوە یعقوب حەوت جار لە بوونە و کاتی جیاوازە کڕنۆشی بۆ عیسا بردووە خۆی بە کۆیلەی عیسا پیشانداوە عیسۆ پیشانداوە بە گەورە قسەی لەگەڵ کردووە بەڵکو فەرمانی داوە ژن و مناڵ و کەمیزە و کەسوکاری هەرە بووی کڕنۆش بۆ عیسۆ برد کاتە وعدەکانیش بەعکسەوە خدا پاداشتی چڵێسی و پولەکی و دزی و فێڵبازی و درۆکردنی یعقوب دادەوە لە سفری پەیدابوون هاتووە یعقوب کەنعانی بەجێهێشت یۆدوو لە پەدان ئارام نا کە شوێنی نیشتەجیبوونی لابانی برای ڕفقەیە ڕفقاڵی بڕۆ بۆ لای براکە ماڵی خاڵوانە لێوێ بشین چونکە عیسۆی براتت کوژێ ئەویشە ڕات بۆ ناوە لە ڕێی کەوتە شوێنێک و لێوە مایە و خەڵ لێکەوت خەونێکی بینی لە خەونیدا خدا دەیبینێت بە یعقوب دەفەرمێت من خودام خدای ئیبراهیمی باوک و خدای ئیسحاق ئەو زەویەی لەسەر ڕەحشاوی دەیدەمە خۆت و نەوەکەت وەک خۆڵی زەمی دەبێت باشە بەرەو ڕۆژ ئاو ڕۆژهەڵات و باکوور باشوور بڵاو دەبێتەوە هەموو هۆزەکانی زەویش لە ڕێگەی تۆ نەوەی تۆ بەرەکەتدار دەبن من لەگەڵ تام بۆ هەر لایەک بچی دەتپارێزم دەشگەڕێنەوە بۆ ئەم خاکە چونکە وازی لێ ناهێنم هەتا ئەوە ئەنجام نەدەم کە پێم فەرموو خوای گەورە پشتگیری لە فێڵبازی درۆزنەکەیەکە هاوسەرگیری یعقوب لەگەڵ لێە کاچێتە ماڵی خاڵی ئەبینێ خاڵی دوو کچی هەیە چێکیان ناوی لێە چێکیان ناوی ڕاحیل ڕاحیل چ جوانەکەیە بۆیە یعقوب عاشقی ڕاحیلە بێت ئەچێ داوا ئاکات لە خاڵی ئەو کچەی باتێ ئەویش دەڵێ نا ئەڵێ 7 ساڵ شوانیمان بۆ بکە کاتە دەبێت 7 ساڵ شوانیەکە باشە شەوی زاوایەتیە لەگەڵ یاجووت دەبێت و هاوسەرگیری لەگەڵ ئاکات سبەینێ کە ڕۆژە بێت و ئەبێنێ فێڵی لێ کردو خاڵی لە جیاتی ڕاحیل سەرێتری بۆدات سەرەوە فیلمای بێت باشە چەند ساڵە لەگەڵ یاتی ئەی ناسێ ڕاحیل بینیوە 7 ساڵە لە یەکەوە عاشقی بووە شەوهەر نەیبینی هیچ دروستکایەک نەبوو بەدەنیانی ناسیەوە سبەینێ تووڕابێ لە خاڵی ئەڵێ ئاخرێ عادەتمان نییە یەکەم جار ڕێکی چوو بدەی بەشوە ئەوە ئەومان کرد بە تۆ وەرە 7 ساڵی دیکە شوانیمان بۆ بکە ئەوش دەدەی باشە ئەو کاتە داماوە 7 ساڵی دیکەش شوانیان بۆ بکە طبعا شتی دروست دیکەیە من لێرەدا چۆن فێڵی لە خاڵی کردووە یەک فێڵی گەوری لە خاڵی کردو هەچی مەڕووماڵاتی خاڵی هەموو کردو بۆ خۆی بڵایەوە سێرترین مارێ دوای ئەوە سێرتری دزیمان باس کرد سێرتری مارەی لە جیهانە لە مێژوودا تەزەوەر سێت مارەی چی بوو شاول پاشا کە لە قورئانە بە ناوی طالوت هاتووە طالوت یعنی شاول پاشا لە کتابی مقدس کچێکی بێ ناوی میکال یعنی میخێل یا میکال میکال کچێکی جوانە بێت داوودیش گەنجێکە جەنگاوەرێکی ئازایە حەزی لە کێ بێن حەزی لە میکالە میکالش حەزی لێت ئیسرائیلەکان کە بەشداری جەنگ دەکەن هەر هەمووی چەپڵە بەرزان بۆ کێ بۆ داوود لە کاتێکە کێ پاشایە شاول پاشا بۆیە زۆر خەفە دەکەوە زۆر ڕقی لە داوود دەبێت ئەم گەنجە چییە عالم هەر چەپڵی بۆ لەلا کەس باسی من ناکات سەرکەوتنەکان لەدەنە پاڵیە و کەس باسی من ناکات بۆیە پلانێک دانێ بۆ تیرۆرکردنی داوود ئەوش چییە
بە خزمەتکارێکی ئەڵێ بڕۆ بگەرە لای داود بە داود بڵێ پاشا حەزەکە بکاتە زاوای خۆی بەڵام مەرجێکی ئەویش ئەوەیە پلانەکە ئەوەیە بڕوا هێرش بێتە سەر فەڵەستینەکان تاوان فەڵەستینەکان ئەیکوژن لە کۆ بێتەوە ئەڵێ مارەی کچەکەم چییە؟ عیب نەبێ 100 زەکەی پیاوی فەڵەستین 100 فەلەستینی بکڕێت اینجا پێسی زەکەریان بکڕێت و بیخاتە دونیەکە و بێنێ ئەوە مارەیەکە تەوان ناتوانێت گەنجێک ناتوانێت بڕوا 100 کەس بکوژێ پاشا هەری کوژێت کەچی شاول پاشا تووشی شۆکێت داود گەڕایەوە لە جیاتی 100 زەکە 200 زەکەی فەڵەستین لێنەوە باشێت لە ناجاریە کچەکەیدا تەمانی تر توژنایەتی گەورە و سەبێت دەبینەوە چەند جار هەوڵی تیرۆرکردنی یەکەم سێریکردنەوە لە کتێبی پیرۆز لە ساموئیل یەکەم ساموئیل بەش 18 پاشا مارەی بیکاری کچی تەنها یەک داوا هەیە ئەویش پێشی پێسی سەری زەکەری 100 فەلەستینە شاوڵ بیرەوە کردەوە کە بیکوژێت داودیش پێی باش بوو بێتە زاوای بۆیە هەستا و لەگەڵ پیاوەکانی ڕۆژی لە بری 100 فەلەستینی 200 پیاوی فەلەستینیان کوشت و داود پێسی زەکەری ئەندامەنێزەکانی ئەوانی هێنا و دایە دەستی شاوڵ واقعی ڕوا بەڵام لە ناچاریدا میخێلی کچی هێمارە کرد داود بە شەبەعی ژنی ئۆریای حیتر داخی داخان مەڵێن ئەم داستانە بۆ گەنە قێزەونە پیسە چەپەڵە خراوتە ناو تێی کەسەکانیشمان وهل أتاك نبأ الخصم إذ تسووا المحراب داود بسربانكو سيدي دراوسكانك بتشبع جني أولياء حيتية وكوشون ضي قائدي جيشكي داود بروتو بوتي بي حزيك دوايو أجيت لك سرجي لك وكا دوايو دلك بي أم خانما دجان يباش أولياء حيتي باشا لجنة چی بکەن حیانەتی ئەو کاتە ئەمریکا ئەڵێ با جیهاد بۆسێ بادا یان ئۆریا بگەڕێتەوە یان بەبەسیەوەی بگەڕێتەوە شەوی لە ماڵە دوو شەو لە ماڵە بێتر خەڵکە ڕێجیە و سەرجەی لەگەڵ خێزانەوەمان ئەنەوەی خۆیەتی باشە بەڵام ئۆریا کاتێک گەڕێتەوە زۆر زیرەکەوێ ئەزانێ شتێکێ ئەم ماسە بۆیەکی تێدایە باشە بۆیە لە کۆشکی داوەدا هەبێت داوەد داوای لێکا بڕوادای خێزانەکەی بێت ئەوان چەندێک ئەوانی لەبینەوە ئەڵێن بۆم ناکرێت بڕواداران لە جەنگا بن باشە منیش لێرە بچم لەگەڵ خێزان ڕابێنم شتیوان ناکەم من هەر بەندەیت و کۆیلیت و لێرانێنمەوە ئیتر ناچارە بێ سمینە لە بگەڕەوە بۆ جیهان باشە بەڵام لە پلاندانی ئەڵێ لە دواوە تیرۆری لە دواوە تیرۆری کرد بالفعل واتم لە دواوە تیرۆریە کرد اینجا دوا ئێوە ژنەکەی ئەبا بۆ ژنەکەی ئەبا بۆ خۆی ئەم جامناڵێکیان هەبێ مناڵەکە ئەمرێ ئەم ژنە دایکی چیە دایکی سلێمان باشە على كل هنا مشتغل قرى إنسان هناك والناس الرئاسية أما إيش قرى كان استغفر الله أو كس داود استغفر الله أخواني أوان أو خير بتاعي المقدسة سزاي داودنا سزاكي لكاركي داود قرط الأسف أستغفر تعالى الله عن ذلك الممكن أزاني خواهي قولت شون سزاي داودنا ألين طول بنيني پەلامانی ژنی خەڵکی داوە من وا کەم ژنەکان بە بەرچاوی هەموو ئیسرائیلەکان و خەڵسۆریان بە ژنی دامای تاوانی چی کرد ژنی دامای تاوانی چی کرد سێری دوای کوشتنی ئۆریا ژنەکەی دەکاتە ژنی خۆی یانزەم خوددا بەکارەت و ڕایەبێت سێ جۆر سزای داوەتی داوە بۆ هەتایە شمشێر لەسەر مناڵەکەی نابڕێتەوە سزای دووەم لەبەری ئەوەی داوت بکوژێ مناڵەکەی دەکوژێت مناڵەکەی کوژێت ئەو مناڵە ئەکوژێت سزایەکە بەڵام دواتر مناڵێکی تری لێدەر کە سولەیمانە سزای سێیەم لەبەری ئەوەی سزای خۆی داوتدا سزای ژنەکانی دەدا پێی دەڵێ لە بەرچاو ژنەکانت دەبەڵن دەیاندەمە دەستی کەسێکی نزیکی خۆت بە ڕۆژی ڕووناک لەگەڵیان جووت بێت تۆ بەنهێنی و کارت کردی بەڵام من لە بەردەم هەموو ئیسرائیل و لە ژێر ڕووناکی خۆر ئەم کارت کردم لەبەر ئەمە خوددا ڕۆژ لە سەفری دۆن سامەوئیل داهاتووە لە ئەبشالۆمی کوڕی داوەت ئەبشالۆم کوڕی داوەت کاتێک داوەتی باوکی ئەچێ بۆ جیهاد چۆن ئۆریا لە جیهاد و داوەت ئەم کارت پێ کرد داوەتیش ئەچێ بۆ جیهاد
کوڕەکەی خیانەتی لێکە بە بەرچاوی گشت ئیسرائیلەکان لەگەڵ کەنیزەکانی باوکیدا جووتە بێت ئەفشانە ئەم کاری بە ڕاوێژی ئەحتۆفیل کرد کە ڕاوێژکاری داوی بۆ قسەی وە قسەی خودا یعنی لە کتاب مقدس ئاڵێ قسەی ئەحتۆفیل قسەی خوا ئەو ئەداوای کرد و دیت ئەم کارە کە چکە خواوە بڕۆ ژنەکانی بێنە کەنیزەکانی بێنە بێنوەێ داود لە تەمەنی خیلیان نەخۆشەکرێت یەک لە زووتا ئەگرێ حەچی دەرمانی وەرە نازان چاک نابێگەرم نابێتەوە ئەڵێن داود حەزی لە کچی جوانە بۆ بڕۆن کچێکی جوانتری کچی ئیسرائیلی بۆ بێنن بیخەنە باوشی بابەشی گەرمی گەرمکاتەوە لەگەڵ یاجوود بێت و گەرم بێتەوە باشە لە سفری یەکەم پاشایان الملوک الأول بەشی یەک لە هاتووە کە داود پاشا پیر دەبێت و لەرز دەگرێت اینجا خزمەتکارەکانی پیان دەبوت با بەدوای کچێکی پاکیزەدا بکرد بگەڕێن بیهێنن بۆ پاشای گەورەمان تات و خزمەتی باش بکات و بایەخی بێدە لە باوەشیدا پاڵ بکرێت و تا پاشی گەورە گەرم بێتەوە وا لەرە ئەویش زۆری پێخۆش دەبێت و بۆیە بێدەنی دەبێت دێدەن قسە ناکات اینجا ئەوانش لە هەموو ناوچاوەکانی ئیسرائیل بەدوای کچێکی جوانە دەگەڕان ئەوی شەکی شەونەمیان یان دۆزیە و بردیان بۆ جەنابی پاشا کچێکە زۆر جوان بوو بەڵام ئەو سێکسی لەگەڵانە چیسی لەگەڵانە کرد و بەزانتر یانی مویەوە گەرمی کرد سولەیمانی بەدپەرست طبعا سليمان لكتاب مقدس هزار جن كنيزة سليمان لكتاب مقدس هلوك باوك استغفر الله كسيكي خوين ريش هوز باس فيل باس روزن زياد لوش لدين خدا لايدا وفرماني خداش كانوا كمان جن بتبرسي خواسو لبر دلي جنا بتبرستكاني خدا سختكاني اوانا برسيتو برزگان بود وسكات قربانيان بوسدق اول دقي كتاب مقدس سەر ڕای کچەکەی فرعون زۆر شنی دیکەی بێگانی خۆشویست لە موئابی و عەمۆنی و ئەدۆمی و سەیدایی و حیتیەکان لەو گەلانەی کە ئێزدان بەنەوەی ئیسرائیل فەرموو ژن و ژنخوازیان لەگەڵ مەکەن نەوەکی دڵدان بۆ لای خوداکانیان ڕابکێشن 700 ژنی خانەدان و 300 کەنیزەی هەبووە جا ژنەکانی دڵیان هەڵگەڕاندوەتەوە ئەو لە تەمەنی پیری سلێمان ژنەکانی دڵیان بەلای خوداوەندەکانی دیکەدا ڕاکێشان سولەیمان دوای عەشتارۆت خواژنی سەیدانیەکان دوای مۆڵەخ خوداوەندی قێزەونی عەمونیەکان کەوت سولەیمان لە بەرچاوی ێزان خراپەکاری کرد ئەوە تا جا دوای ئەو معبەدی بۆ دروستکردن و قوربانی بۆ کرد ئەمەش بابەست بێت چونکە چەمکی سێمیان یعنی بابەتی سێکس و ئەو با دوای خوێندن ئینشاءالله بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وكل دروازه يكون بابتا شيطان في الله أو بل الله للرجعة هي كبابتي جنسية هموي رنگدان هموي كتابي مقدسة سليمة چونك باور رقيب ئەو جۆرە سێکسە سەیر سامانانی باسەکەی لە ئەوروپا سێرەکی زۆربەی زۆری لە کتابی مقدسە لە کتابی مقدسە جنسی جەماعی لە کتابی مقدسە دروستکردنی ئەندامی زاوزەی پیاوان هەیە بۆی ئافرەتە خۆیان ڕاحەتکەن کە ئێستا لە ئەوروپا بۆ کەڵشوشەی ئافرەتان دروستەکرێت و هی پیاوان دروستەکرێت و ئێستا خەریکە واز لە جنسيان وكورغازي نيرمي خريجي وكاران يقدم ياشتي سيرو سمرة وقيزون باشا سركي الكتابي بنا مقدسة بعضاوي سيكسو هوزبازي بكتيب كروز دارگرم و هواداراني همو جور سيكسيان تيدا دزدكري سيكسي تاك سيكسي بكومان بازرگاني نشفروشي فروشني كچان للان باوكي خوي فروشي لا أو اختصار سيكسي إيمان محارم خشك وبرا سيكسي باوكو كيج سيكسي براو خشك سيكسي كروزر داك سيكسي خزور وبوك خوتر كردن بندامي زازي دسكر دزدازي ماجموش بجيني ما سو شعر بشاني سيكسي پاڵەوانانی ئەم بازاڕەش پێغەمبەران پاشانی دادپەروەر و کڕووکچی هاوژینی پێغەمبەران هەندێک نمونە باز دەکەم هەموو شتەکان باز ناکەم
ماچوو لە سفری گۆرانیەکان نەشید الرەشاد کە على ئەساس هەموو وشەکان هی سولەیمان پێغەمبەر بەڵێ با بە ماچەکانی دەمی ماچم بکات چونکە ئەوینی تۆ لە شەراب خۆشترە بۆنی عەترەکەت خۆشە ناوت عەتری پڕژاوە مایی سەرسوڕمانی نییە کە پاکیزەکان تۆیان خۆش دەوێت گەورەی ئەندانی زاوزەی نێرینە و زۆری نەنی لە سفری حزقیانە باسی دوو خوشکیدایە پیس دەکات و سەبارەت بە یەکیان ئەڵێن فأكثر تهوليب زناها بذكرها أيام بذكرها أيام صباها التي فيها زمن بيض مصر وعشقت معشوقيهم الذين لحمهم كلحم الحمير ومنيهم كمني الخيل. طبعا هم اللي ردا أو روايات بذكر كمان لحمهم حل كتاب المقدس ديكا نسخي ديكا هاتوا عورتهم كعورة الحمير ومنيهم كمني الخيل. بزاني ترجمة كلها جانسي کاتێک ڕۆژانی هەرزەکاری بەبیر هاتەوە کە تێیدا لە خاکی مسر لەشی خۆی فرۆش لەش فرۆشی خۆی زیاتر کرد هەوەسی چووە سەر هەوەسبازەکانیان ئەوانەی ئەندانی نێرینیان وەک نێرەکەرە و مەنی و پەڕێنیان وەک مەنی و پەڕێنی ئێستا دروستکردنی ئەندامی زاوزەی نێر بۆ خۆڕاحەتکردن لە سەفری حزقیان باز لە تووڕەی خودا لە بێوفایی ئۆرشەلیم بەکات و دەڵێن ئەمە خوا بە ئۆرشەلیمە وأخذت أمتعة زينتك من ذهبي ومن فضة التي أعطيتك وصنعت لنفسك صور الذكور وزنيت بها كردكي خوا بە ئۆرشەلیم ئەڵێن کەلوپەلی جوانەکەت لە زێڕ و زیڵەکەی من برد کە پێم دایت و لەوان بتی نێرینە دروست کرد و لە شفرۆشی دەگەوت ئەمەش ئەو قسە دەسەلمێنێت کە ئەو بەرەو ئاراکی نژین و یاریکردن بەوان کرد لە گۆرانیەکان نەشید ئەناشید سولەیمان ئەڵێ صرة المر حبيبي لي بين ثدي يبيت واتە دڵدارەکەم ئەمە خۆشەویستەکەی پێڵێ چەپکێک موڕە کە لە نێو مەمکەکانم شەو بەسەردا وەکو موروێک کە بێنێتەوە بەسەر مەمکەوە ئەڵێ خۆشەویستەکەم وەکو وایە هەروەها لە جێکی دیکە ئەڵێکی ما أجمل رجليك بالنعلين يا بنت الكريم دوائر فخذيك مثل الحلي صنعة يدي صناع سرتك كأس مدورة لا يعوزها شراب ممزوج على كل انتهى دوي الراجي عليه ثدياك بالعناقيد عليه شيء هيك شميل بيكام لو بيلاو چند جوانا كواني رانت قوسي رانت في الأزاني قوسي رانت في مدستر كواني رانت وكخشوة دسكردي دسي وستاي كارامين ناوكت جامكي خرا شرابي تيكلاوي ليكم ناكات يعني ببردوام نمي بسلم ناوقات خرماني قرنا بس اوسن برجين كراوة جوتر مامككت وكو دو كار مامزن وكو جوتك مامزن أي أمين داركم من بطول الشادم أم بجنت لدار خورما دجت مامككانت ليهشو كوتم بسر دار خورما نكوم خۆم بە بەرهەمەکەی دەگرم با مەمکەکان وەک یەشووترێ بن بۆنی هەناسەر وەک سێو بێت دەمت وەک باشترین جۆری شەراب بێت با شەرابەکە بە ئاسانی بۆ دڵدارەکان بڕژێت بە نەرمی بەسەر لی و دنداندا بڕوات وە لە جێکی دیکەدا هەر لە گۆرانیەکان ئەڵێ چی ئەڵێ بریا برای من وایە شیرەخۆری مەمکی دایک ئەوە لە دەرەوە تووشت دەهاتم و ماچم دەکردی بەبێ ئەوەی ڕسوارم دەمبردی تەماڵی دایکم ئەوەی منی پەروەردە کردووە شەرابی تێکەڵاوم دەرخوارددای لە خۆشاوی هەنارەکە جاوەرە تەسەوور بکە تەشبیهەکە بە خۆشاوی هەنار دەستی چەپی لەژێر سەرمە و دەستی ڕاستی لە ئامێزم دەگریت حکمی لاقاکردنی اقتصاد لە سفری تەسمیە ئەڵێ چی عليه إذا وجد رجل فتاة عذراء غير مخطوبة فأمسكها واضطجع معها فوجد يعطي الرجل الذي اضطجع معها لأبي الفتاة 50 من الفضة. أكريك كيف الاختصاب طبعا آخرة الاختصاب ليتي وليا. طبعا كيف يعني أكريك كيف خلاص أكريك باقي بشكل
وتكون هي له زوجة من أجل أنه قد ظلها لا يقدرون أن يطلقها كل يوم. لذا الجيجاتي أوي أفردك طويل وكريتور سزاد لبوي بحياتي نتواني أو بيا طلاقية أكريت الجني أو تمام الزور أدري وبيا لكن في اختصار كلام نحزن ليه أجل بيا كشيء نشان نكراي بيني ولا تيكر هر دكان أشكرا بو أوان بيا وكي أبري بدوا پنجاه شاقل زید داده باوکی بچو اوش دبیت الجنی یعنی اختصامی کردوه کچی بزرگ داده که پیاوه کرد لبر اوی دزدریجی کردو سری بدریجایی جانشی ناتوانه طلاق کرد هوشعو دامن پیسی پیروز لسفری هوشع دا باز لو دکات که خدا حزی لکاری دامن پیسی و مندام زوار صفرون لبر اما فرمان دادد به هوشع پیغمبر ئافرەتێکی سۆزانی لە شرۆژ بخوازێت و ئاگادارشی دەکاتەوە کە ئەو ئافرەتە کۆمەڵە منداڵێکی شەرعی و ناشەرعی دەبێت و خیانەتی لێ دەکات و منداڵی زۆر بێت. بە ئەمری خوا ئەبێ بڕوان هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی سۆزانی لە شرۆژا بکات لەبەرەوەی منداڵی شەرعی و ناشەرعی بۆ بێت. واتە ئەمە دەقە کوردەکەیتی سەرەتا هێزدان بە ڕێگەی هۆشع ئەوەپەیانی خۆی ڕاگەیان اینجا بە هۆشعی فەرموو بڕۆ ژنێکی سۆزانی بهێنە و با منداڵی زۆڵت بۆ بێت سەفی تەسەورەکەن خوای گەورە داوا بکات لە پێغەمبەرێک بڕوا ئافرەتێکی بەرەڵا بێنە لەبەرەوەی منداڵی زۆری بۆ دروست بێتەوە چونکە خەڵکی خاکەکە وەک ژنێکی داوین پیس ناپاکی بەرامبەر بە هێزدان کردووە ئەویش گۆمەری کچی دیڤلانی هێنا سکی پڕ بوو بڕێکی لێ دوای ئەوەی چەند کوڕکچێکی لێ دەبێت هۆشع لێی تووڕە دەبێت و بە کوڕەکانی دەڵێت وەک لە سفری هۆشع هاتووە سەرزەنشتی داویتان بکەن سەرزەنشتی بکەن چونکە ئەو ژنی من نییە و منیش مێردیەو نیم بە دڕەوشتی لە ڕوخساری ناپاکی لە نێوان مانکەکانی دا ماڵێت ئەگینا ڕوت و قوتی دەکەمەوە وەک ئەو ڕۆژە ڕای دەگرم کە تێیدا لەدایک بووە وەک چۆڵەوانی لێ دەکەم وەک خاکی وشکی لێ دەکەم بە تیمەتی دەیبرێنم بەزەی بە مناڵەکانیان نایەتەوە چونکە زۆڵن بێگومان دایکیان داوێ پیسی کردو بە بێئابڕووی سکی پیان پڕ بوو هەمووی بە ئەمری خوا بەڵام دواتر خوددا جارێکی تر فەرمان بە هۆشع دەدا هەرچەندە ئەو ژنە داوێن پیسە و تەوبەی نەکردووە بەڵام دەبێ هۆشع بیباتەوە لای خۆی وقال الرب لي اذهب أيضا أحبب امرأة حبيبة صاحب الوزانين كمحبة الرب لبني إسرائيل جمع كردكي يستان بي فرمون ديسان بروش نكت خوش بيتوا هرچند خاوي دوست و داوين بيسة وك خوش بيستي يزدان بونو إسرائيل اوان جرويان لخدا كاني ديكر كردو ناني كشميشيان خوش دويت منيش ديسان بطانزة شاقل زيو بارك دو قزناق جو كريمو جو أفتري كريو كبيوجد خواه چاني سنهيون روتاكا ويوتم بتسبيكا خواه حزي لروتو كوتيتر بياو ينجي لسفر إشعيا بازدتو رأي خدا دكا لخلقي وشريك ودنسيت واتي يزدان دفرميت كچاني صهيون لخو بايبون قردنيان درخستوو بچاو بازي ودوان بلال لنجا ودوان بەزرگەی لەرزانەی گۆزینیان لەبەر ئەوە پەروەردگار تەپڵی سەری کچانی سەیۆن کەچەڵەکە یەزدان عەورەتیان دەردەخات و ڕوتیان دەکات هەرچی کچی سەیۆنە هەموویان خوای گەورە سەرفڵا ڕوت و قوتیان دەکات و عەورەتیان دەردەخات و بەڵام بەفەرمانی خدا ئیشعیا پێغەمبەر 3 ساڵ بە ڕوت و قوتی دەگەڕێت ئەومان لە بابەتی پێشوویدا باس کرد سێکسی یەهودا و تامالی بوو یەهودایەکی لە پێغەمبەرەکانە پێغەمبەری بەنی ئیسرائیل بووکێکیە کوڕەکەی مردووە ئیتر بووکێکی بە بێهۆشی کەوتووە ڕۆژێکیان یەهودا ئەچێت بۆ کێڵگە ئافرەتێکە بینی ئافرەتەکە بووکەکەیەتی ناوی تامار خۆی ئەگۆڕێ بە شێوازێک کە خەزوری نەیناسێتەوە ئەچێتە پێشەوە خۆی ئەڕازێنێتەوە لە برۆ خەزوری فری بدا چونکە مەبەستێکی هەیە
کاتێک بە تەمالیان ڕاگەیان وا خەزورت هاتووە بۆ تیبنا بۆ بڕینەوەی خوری مەڕەکانی ئەی ژنوبەرگی بێوەژنی داکەند و بەڕووپۆش خۆی داپۆشی خۆی پێچایەوە کە یەهودا بینین وای زانی ئافرەتی لەشفرۆشیە پێی گوت وەرە با لەگەڵت بن و پێغەمبەرێک بەچیت لەشفرۆشەڵێ وەرە بە لەگەڵ بن ئەوش پێی گوت چیم پێ دەدەیت بۆ ئەوەی لەگەڵە بووی پێش گوتی لە ماڵاتەکەم دیسکێکت بۆ دەنێرم ئەمیش گوتی ئەی شتێک بۆ بارەمتە دەدەیت تێ هەتا دەینێریت تا دیسکەکە دەینێری بارەمتە نابێت چونکیکە لە ڕاستەکەی ئەوش گوتی چ بارەمتێکت بدەنێ ئەمیش گوتی مۆر مێزەری مل و گۆچانەکەی دەست ئەمیش لەگەڵی ڕابێت و بارەمتەکەی داتێت نزیکی 3 مانگ دوایەوە بە یەهودا ڕاگەیەنرا و گوترا تامانی بوو کرد لەشفرۆشی کردەوە بۆی ئەو لەشفرۆش ستیشی هەیە تامانی بووکی کە مێردەکەی مردووە ئێستا ستی هەیە دووجا نازانێت خۆی زگەی لەوە کردو بۆ یەهودا تۆڕادێ ئەڵێ بیهێنەدەرەوە بۆی بسووتێر بێت ئیسرائیلەکان کۆکردەوە لە بەرچاوی هەموویانە بیسووتێنێ ئەوە بوو کە هێنرا یەدەرەوە ناردێ لای خەزۆری گوتی سکم لەو پیاوە پڕا کە خاوەنی ئەمانەیە هەروەها گوتی ورد بەرەوە ئەم مۆر و مێزەر و کۆچانی چی ئەو کەسە زینای لەگەڵ سکم بۆ ئەو کاتە یەهودا شەزانەیە کە خۆی سێکسی لەگەڵا کردووە ئەڵێکی ئەو لەمە ڕاستی و دروسترە لەبەر ئەوەی نەمداوە بە شارەحی کوڕم کە مێردەکەی نەمردووە لای بەروی ئیسرائیلەکان عادەت بووە کە هەر ژنێک مێردەکەی ببرێ برای مێردەکەی بچێ بیهێنێ مناڵ بۆ برا مردووەکەی بێنێتەوە وەچە بنێتەوە بۆچی بۆ برای مێردەکەی بەڵام یەهودا نەیداوە بە شارەحی کوڕەکەی دیکەیان کە کوڕەکەی مردووە ئەمی نەداوە بە کوڕەکەی دیکە وێ بشتۆڵی لێکردوتەوە دوای ئەمە ئیتر لەگەڵی نووسووە کە هاتە سەر منداڵ بوو دوانەیەک لەسکی بوو باشە ئیتر یەهودا کە ئێوە شەرعی خودا بچەسپێنێ تامان بسووتێنێ کە زانێ خۆی زینای لەگەڵا کردووە نە سزای خۆی دات و نە سزای کێ بۆ کردی یەکەم وەک پێغەمبەرێک چاک دەزانێت کە سزای زینا لە شەریعەتی ئیسرائیلدا کوشتن ئەوە دەقێکە دووەم دووفاقەی یەهودا پێغەمبەر ڕاحابی لەشفرۆش لە سفر یەشوع بەشی 6 بڕگەی 21 باسی قەتڵعامی یەشوع پێغەمبەر دەکات بۆ خەڵکی ئەریحا کە چۆن گەورە و بچووک و ژن و منداڵ و پیر و گاو جۆرەکە و گردێج و عشتەکانیان قڕ کردوون هەموویان سوتان بوو بە گەورە و بچووکەوە بەبێ ئەوەی هیچ تاوانێک بداتە پاڵ خەڵکی ئەریحا بەڵام ئەوەی جێی ڕامانە ئەوەیە تەنها یەک ماڵ لە قەتڵعامەکەی یەشوع ڕزگاری دەبێت ئەویش ماڵی ڕاحابی لەشفرۆشە چونکە دوو سیخڕی کردووە بۆ جوولەکە اینجا بە ئەمری خوا ئەمرەکان ئەریحا هەر هەمووی لەناو بێ بەڵام ڕاحاب و کەسوکاری هەرچەندە لەشفرۆشن و بەدڕەوشن خوا ئافەرمێ بیان پارێزەکەدەوە ئیشاکەوێ فرۆشتنی کچان و بەکەنیزەکردیان لەلایەن باوچات لە سفری خروج دەرچوون ئەڵێ باز لە فرۆشتنی کچ دەکات لەلایەن باوکیەوە بەڵام بە جیاوازێکی زۆر بەرچاوڕوو لە نێوان کۆیلە و کچدا ئەگەر پیاوێک کۆیلەیەکی خۆی هەبێ بیفرۆشێ ماوەیە ئەو کۆیلە توانی ئیش بکات دوای ئازاد بێت بەڵام کە کچی خۆی فرۆشت تا ئەمرێک کچەکە ناتوانێت ئازاد بێت کچی خۆی فرۆشتەوە بە خەڵک ئیتر ئەو کچە داماوە چونکە حڕەت بووە باوکی فرۆشێتی بە حەیاتی ناتوانێت جارێک تر ئازادی بەدەست بێت إذا اشتريت عبدا عبرانيا ف6 سنين يخدم 6 صام إيشا كان حسبتك وفي السابعة يخرج حرا مجانا وإذا باع رجل ابنته أمة لا تخرج كما يخرج العبد شكال سعد سربريني كتوس وتعطيني بوخان لسفري القضاة رابران باش ينظان باز لا يفتحي العادي دكار كجنگاورێکی بەهێز بۆ نزلی کردووە پێر بەسەر دژمنەکاندا سەر بکەوێت یەکەم کەسی خێزانەکەی پێشوازی لێکات بکاتە قوربانی بۆ خوددا دوای سەرکەوتنی بەسەر دژمنەکاندا لەگەڵێت و ماڵەکەی کچەکەی کتابخانەیە بە دەف و گۆرانیەوە پێشوازی لە باوکی دەکات و ئەویش دەیکاتە قوربانی بۆ خوددا و
نەزلەکەی بەجێ دێنێت و بە زیندوی دەیسووتێنێت و گڕی تێبەکات. شەمشوونی پیرۆز طبعا لەسەر شەمشون چەندها فیلم دەرکراوە. شەمشون پیاوێکی ئەفسوناییە، پیاوێکی پیرۆزە، زۆر پیرۆزە لای خۆ. یەک دنیا چەند پێغەمبەر نەبووە، بەڵام یەک دنیا مەعجزەی پێدرا، مەعجزەی سەید سەمەرە. سەید سەمەرە خودای گەورە زۆر بەهێزی دەکات، چەند مەعجزەیەکی پێخەوا دەکات. نهێنی ئەو هەموو بەهێزی مەعجزانەشی ئەوەیە سڕی مەعجزەکانی چییە؟ موس بەسەریان هاتووە. ئەگەر بتەوێت معجزەی لە دەست بسێنی ئیتر دەستی بەسی تۆ نەتوانێت معجزە بکات، دەستی لە پرۆسەری بتاشێ بۆ لەسەری بکەرەوەی تر معجزەی نامێنێت. باشە هەر کاتێک سەری بتاشێت هێزەکەی لێ دەڕوات، لاواز دەبێت، خوددا پشتی لێ دەکات، بەس ئەوەنە مووی بتەشێت، با بەخەوی شارێ، با ئاگایشی لێ بێ، هیچێک بتوانێت بۆ لێ بکاتەوە ترخوا پشتی تێ چ خوایە وەک کەسێک کاسایی لێ دێت. تەنها لەبەرەوەی گرێزان بەسێ داناتووە، ڕۆحی یەزدان بەتواناوە دێتە سەری خۆی بەتەنها بەبێ وی هیچیشی بەدەستەوە بێت، پەلاماری جوانە شێرێک دەدات وەک کارەبزن پارچە پارچەیە. لەبەرەوەی موس بەسەریان هاتووە شێرێک پارچە پارچە دەکات. دووفاقەی خوداوەند لە کتێبی پیرۆزە. هەردوو کچەکەی لوت لەگەڵ باوکیانە سێکس دەکەن و وەچەی ناشەرعی دەنێنەوە، بەڵام خوددا تووڕە نابێت. خوددا تووڕە نەبوو، نە لە لوت نە لە کچەکان، هیچ تووڕەیەکی تێدا نییە. ئەمنۆنی کوڕی داوود دەستدرێژی دەکاتە سەر خوشکەکەی، بەڵام خوددا تووڕە نابێت. کوڕکچی داودن کوڕەکەی دەستدرێژی دەکاتە سەر کچەکەی داود، خوا تووڕە نابێت. یاعقوب بەرەکەتی خودایی بۆ عیسای برای لە باوکی دەزێ، بەڵام خوا تووڕە نابێت. یاعقوب زۆرانبازی لەگەڵ خوددا دەکات، بەڵام خوا تووڕە نابێت. ڕۆڵەکانی یاعقوب بۆ باوکیان فێڵباز و درۆزن کۆمەڵی خەڵکی بێتاوان فەڵەستینی دەکوژن، دەست بەسەر و ماڵ و سەربەت و سامان و ماڵیان دەگرن، تاڵانیان دەکەن، بەڵام خوددا تووڕە نابێت. بەڵکو جارێکی تر دەبێتە پشت و پەنام یاریدەری فێڵباز و سەرکار بە پێڕۆژان، بۆی ترس دەخاتە دڵی خەڵکی فەڵەستین و ئیتر کەس ناوێت توخنی یاعقوب ڕۆڵەکانی بکەوێت. پێغەمبەر هارون دەپەرستێت، بەڵام خوددا تووڕە نابێت. یەخدا لەگەڵ ئاماری بووکیدا سێکس دەکات، خوا تووڕە نابێت. دەیەها تاوانی گەورە و کاری قێزەون جان دەدرێن، بەڵام خوا تووڕە نابێت. بەڵام تەنها لەبەرەوەی چەند پیاوێک دەست بۆ تابوتی خوا دەبن و دەیکەنەوە سێری ناوی دەکەن، خوا تووڕە دەبێت و 50,000 کەس، باشە 50,070 کەسە کوشێت. تاوانیان نییە. یەک دوو نەفەر چۆن تابوتیان کردوەوە، هەر ئەوە تابوتیان کردووە، سێریان کردوزان تابوت چی تێدایە. خوای دەیگرێت تووڕە بێت 50,070 کەسە کوشێت. طبعا وتا لصامويل يكرم عليه وظهر بأهل بيت شمس لأنهم نظروا إلى تابوت الرب، وضرب من الشعب 50,000 رجل و70 رجل، فناح الشعب لأن الرب ضرب الشعب ضربة واحدة. ويني سيكسي لك ساكان، طبعا هو شانتان نادم كش ما ناقل يقول الله يعني تصورك تائسش زورك لك ساكان سقف كان ينفر للروس يقول إنجا أول رسمي مسيحة والمنى لكليسا كان بروت بوتيه بو علينا وقت دعمان بروتي لدايك روزا بروتيش لسيدارة دراما كواتا خدا روتي خوشه بو يكاري قلقي لسر أو روتي كلاو باهي أو ناوان تسكاري كلاوان شاكو مالتوا إلى أوي عموديان لكليسا أو أخوائي نعمل بينا أغين كاتي لسيدارة دراما كيما باور من بصلبينية وما قتلوه وما صلبوه بلا هو على شيء هاتون جلو برجع لبلا ذاك إنه بروت وبوديجا كان في الدول تسيدارة شتيكي ديفش تصور كي يسا كوما كليسايك لأمريكا لأوروبا هن هل قشو هل كاهن كان هل الراهبات هل الميوان كانوا هل همونا كانت تسكن بنزل قارنوا يكمرجيه أي شبيه روتو كل مرجوية أبي خويا روتو كل كانوا
لە قەشەوە ڕاهیبەکان و میوانەکان بە پیان ژنەوە کە چوونە ژوورەوە خۆیان ڕۆت و قوتەکەنەوە لەبەرەوەی گوناهیان نەمێنێت. اینجا ئەپارێنەوە لە خودا. ئیتر چۆن کاریگەری لەسەر ئەو ڕۆژاوای ناکەی؟ بۆی ئاز دەکەم بابەتی تر ناو ئەو بابەتە زۆر هەیە بەڵام پێویست ناکەڵاسی شتێکتان پێ بڵێن. من گرتە ڤیدیۆیەکەم بڵاو کردەوە هاوڕێگەسخوازی ستێپ بای ستێپ هەنگاو نازانم ئەگەر بینی بێت. چەند خاڵێکم لە ڕۆژانەوە باس لەوە کەم کە چۆن هەنگاو نێردراوە بۆ ئەوەی بێتە شتێکی ئاسایی. ئیتر لە جوانکردنیان خاڵەکان زۆر وایە دەکەی خەڵک بەزەیان پێبێتەوە بڵێ ئەوە قوربانی دەستی جیناتیان ئەخر قورباناتەکانیان وایە. ئێستا کار بوو هاوڕێگەسخوازی ئێستا ناکرێت. لە کاتێکە هاوڕێگەسخوازی ئێستا حتا لە عێراقیشا تەسەوڕی سزاکەی لابراوە. لەو عێراقیەمان تەسەوڕی سزای نەماوە، لە کوردستانیەمان تەسەوڕی سزای لە عێراقا. یعنی ئەگەر کوڕێک سواری کوڕێک بێت باشە بچی دادگایەکی قانونێک نیست سزای قانونێک لە 20 وڵات ئیسلامیان سزای لەسەر لابراوە، لە ئوردن سزای لەسەر لابراوە، لە تورکیا لابراوە، باشە لە لوبنان لابراوە، لە 20 وڵات ئیسلامی لابراوە. ئێستا کار بۆ پیدۆفیلیان مناڵبازی. ئێستا چەندەها منەظەماتی عالەمی دروست بوون ئەمریکی و ئەوروپی بەرگری لە پیدۆفیلیانی مناڵبازی. هەمان قسە بۆ هاوڕێگەسخوازی بۆ مناڵبازانشی کرد. ئەڵێ ناخر پیاوێک حەزی لە مناڵێکی 3-4 ساڵە خەڵ قوربانی دەستی هینەکانێتی وەرمە ناتێت خەڵکی ناتوای لێکردووە ناحە بۆ ڕێگری لێەکەی. تەسەوڕەکەی ئێستا خەریکە بە یاسا بەرگریان لێ منەظەمات دروست بوو بۆی بەرگریکردنی. داخیلەخان ئێمەش ئەوانەی ئەو جوانەی کە هەمانە بەبوونی ئیسلامەوەمانەوە ڕۆشتی پاراستووی تۆ تەسەوڕ کە یەک کەناڵی مەشهورەکان لە کەناڵی ئیسلامی باس ناکەین. ئەگەر دیفاع لە ئەخلاقەکە چیەکە، بەڵام کەناڵەکانی دیکە کەناڵ مەشهورەکان تا ئێستا بە درێژایی مێژوویان بەرنامەیەکی ئەخلاقیتان بینیوەتیدا بەرگری لە ئەخلاقەکان. ئەمە بەسە وابزانم. صلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بەڵام ڕێک بەسەری نەشات فقه الإخوان إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل ويصدون عن سبيل الله. أحبار ملاي يهود ملاي جود كريستيانكا ملاي مسلمان جديد معنى كلمة مش رهبان بمصطلحهم شيخان طريقة راهب زايدك بمصطلحهم أمروهنا مسلمانا شيخان طريقة واضحة ليأكلون أموال الناس بالباطل أو ديالة بشيكي برشاو هم ينوانين قرآنش نافرمي همور حبر الراهب يقواري كثيرا من الأحبار والرهبان إنجا كارساتك لوايا ويصدون عن سبيل الله ملا رقريب كان لرقيب خواف لرقيب جيوي لرقيب إخلاق لرقيب سود بكاري هناني دين بو كيفاني خوي بو قازانجي خوي فيل كردن لخوي بتروشتي بما نوينا معني يسأل لهرتو كريبكا همان نموذجي في الكتاب دوباره بتوجيه داخل راسي باشا ئەوان بۆچی شوێنیان نەکەون خەڵکی لەبەرچی شوێنێکوێ بزانن بەراورد بکە لە نێوان ئەو کەسەی کە موسڵمانە بێ ئەو کەسەی بێتە مەسیحی. تا ئێستا کەس لە ڕێگەی دیراسەتەوە نەبوو بە مەسیحی. تەسەوڕەکە لە ڕێی ڕەتفعلێکەوە لە وڵاتی موسڵمانانە زوڵمی لێکراوە، ئازادی نەبووە، ئەتکی ناموسی کراوە، مافی خوراوە، ئەوانیش باسی مەحەبەت دەکەن، باوشیان بۆ کردەوە، وڵاتیان بۆ ئاڵاکردەوە، پارەیان ناوەتێ وەتە مەسیحی. ئەوەی ئەبێتە مەسیحی هەمووی بەرژەوەندی پارە و
بەرژەوەندی دنیویە لە ڕێگەی دیراسەتەوە تا ئێستا یەک کەس نەوەرنووسێ. بەڵام بەراوردەکە لەوایە ئەوانەی ئەبنە موسڵمان بەدەگمەن ئەبین لەبەر پارەی موسڵمان سنگی لەبەر ئەوەی گەڕاوە بە دوێ حەقیقەتە، لەبەر ئەوەی گەڕاوە بە دوێ حەقیقەتە. عالمێکی گەورەی ئەمریکی ماتماتیک ناس باشە وەڵڵاهی قسەیەکی ئەو جارە خوێنمەوە باس لەوەکە ئەڵێ کاتێک بیکە لە قوتابەکان کتێبێکیان لەسەرەکەم قورئانە ڕۆژی خوێنمەوە ئەڵێ پێشەوەی قورئان بخوێنمەوە ئەی خوێنمەوە. ئێستا تقریبا 5 کتێبی هەیە لەسەر ئیسلام. باشە ئەمە چییە؟ ئەمەی بەدوای حەقیقەتا گەڕاوە. قەشەی گەورە سەرەتای یوسف ئەسیس ئەوەی لە ئەمریکایە قەشێکی گەورە بووە دوای ئەوەی حەقیقەتی بۆ دەرکەوت واز لە دینی هێناوە وەتە دینی مەسیحی وەتە موسڵمان، یعنی بەراوردێکی زۆر گەورەیە. بۆچی شوێنیانەکەون لەبەری وڵاتیان پێشکەوتووە، لەبەری شێوازێکی ئازادی تێدایە، لەبەری پارەیان نەکرێتی دڵیان خۆشەکەن بە قسەی شیرین محەبەت 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 ئەم عالەمیان دوارێ کردووە. مەسەلەی پێغەمبەران خوای گەورە هەموو پێغەمبەرێکی باز نەکرد. خوای گەورە فەرمووی وەڕوسولا قەصەصنا عەلەیکە وەڕوسولا بۆیە بەڵام ئەو پێغەمبەرانی کە کارگەریان نەبوو اینجا بەرنامەکانیان هەمیشە دووبارە ئەبێتەوە معاملەی خەڵک لەگەڵیانە زۆر گرنگی داوە بۆوانە. ئێستا بۆ ڕوونە جارێکی ئیلیاس هاتووە بەڵام چی لە ئیلیاس زانی زەلکیفر چی لێ زانی ناویشی هاتووە لە قورئان بەڵام بۆ باز ناکرێت چونکە داستانی ئەو لە داستانی موسا هەیە، داستانی ئەو لە داستانی پێغەمبەرەکانی دیکە نوح پێغەمبەرەکانی دیکە هەیە. ئەو پێغەمبەرانەی کاریگەری زۆریان هەبوو لە کۆمەڵگەیان باس کراوە. درباره ترسونه گوشماره 1920 140 270 ڕێی تەباقی کرمیانی دەسپاس ڕانەکەی نابارەیە ترسونه دەسپاس ئەنگەلی سلێمان ئەو پەرزگایە کە سلێمان دروستی کردووە لە جێ دروستی کردووە ئەوان ئەڵێ لەو هێکلەدا تابوتی موسایشی تێدایە، عەسای موسای تێدایە. بۆیە ئەبێ ئەوانە چۆن خوای گەورە داوای کردووە کە تابوتەکە هەڵگیرێ لە شەڕ عەقیبە لەبوو خۆیانە، یعنی ئەڵێن ئەوانە سەربی سەرکەوتوویمانە بۆیە شەریکی سان. مەسەلەی تەعارض مەسەلەی تەعارض لە قورئانە هەیە بەڵێ هەیە، بەڵام تەعارضێکی ظاهریە. بۆیە زانان هاتوویان کردووە تەیمیان کردووە جەمعیان کردووە لە بینی دەقەکانە، بەڵام مشکلەکە لە وایە کە 2 دقە بێ تەوجیه نەکرێت، 2 دقە بێ تەوجیه نەکرێت. سەدەها دقەیە کتابی مقدسە تەعارض لە بینیانە تەوجیه ناکرێت. چۆن تەوجیه ناکرێت؟ باسی بۆ نمونە ژمارەیەەکە لە جێیەکە ئەڵێ چی 10,000 چۆن قصد التوجيه توفيق لا مصطلح اصولي توفيقا. توجيه يعني توفيق باش توجيه توفيقك لديني انا باشا ان جاسيدك بقول له جمارك ماني لا عندك عليك 10,000 كسب لجيكي تيات على 120,000 كسب بودي حرشن ينكدونات ولي جمع بيني او دقائق جمع بيني او دقائق كمان ذاك زور الوقت مسألة او دقائق لقران شاء وی بنشته تفکر لبی اما والله لبشکی برچاو ماندا لا مانداوا لمنهجی صحابه و سلفی صالح با ما علم كاخر الشعر الكتاب والسنة ومنهج السلف الصالح شلون بيطلع صحابة كانت أو دقيقة غمر يعني بيصلوا عليه الصلاة والسلام إن الله ينزل في الثلث الأخير من الليل فينادي عباده ألا من مستغفر فاغفر الأوتاد واري يك صحابين هاتو برسيار بكامله يا رسول الله خود دعوزي ويان ملائكة كان أمرك بو چونك هموي تيجشتوا هموي ما بس ديه ما بس يشوفش رشد أحيا الليل وما سألوا عن ذلك إما تركنا إحياء الليل خما مشروط البسيرة طبعا آواتو شبيه إن الذين يبايعونك إنما يبايعون الله يد الله فوق أيديهم أو هاتان خلقوا دور زاني وانا بيعت بخوا بيرفتشن قلوبك شو بيعت يعني أو يعني بيعت تلقنا دي الخمان مشهورة خير بسيوة الرحمن على العرش استوى تيجي اشتوى أوي تجلي كدو بس العرش والرحمن بزيادة استوى لك ربنا كدو بلان تيجي اشتوى خواب الرحمانية تجلي كدو بعرشا إما
قد بيلو الرحمن ناكين وازم الرحمن هنا هو من مشغول كله بتيو استوى اخرته ما كان ساتر والروح ولش الرحمن بديش تبلش منه خلي كل شيء يعني بوي وسائل ومقاصد يما اجل وانش وسائل توسيل ليش كنا قلت هم مشغول كله بوسيله وبرا مقاصد كمان شيء هنا بجين إنجا يعني جبنا أنا بس اللي براز الإسلام شافوش لي براز أخرين أجر قبل الدنيا والله باورنا كان بيجي مع مسائل كتب رسولتي وبنازل والله قيناك تو بوشي براز تقديمك بلا مزاراتيان مركب نازل ما يعرف وشيء صحيح حقيقة تقي نازل بالضبط شيء ومعناه شيء نازل هذا القرنين هو الدرجة أجل توزع خود ما نوكي لسورتي كافة بتر تسلي بس كردوها عشان هيش تعب بتر زيادة البركة وشيء أبونا إما أجمع اللي زوجة مسيحيش وشيء رب وأبو بكر إليه طبعا ما بس رب الولدان مسيحي موحد يسأل عالم مسيحي مسيحي معناه لي إخوة إيش الله على المسيح كل إخواني وإخواجني هيك طبعا مشي رب بكر إليه وشيء أبيش بكر إليه بمعناه كمجازي لقرآن لسورة يوسف لجوار بين جانا وشيء رب بكر هنا وبغير إخوة إنه ربي أحسن مثواي أكيد كباس هي فيها دوكسكا بيجي كاني وتوتي توبيتا يعني رزقار تبيتو قريتو بو شكيك اذكرني عند ربك ما سي إخواني ما بس يجي يعني بوي أبيش بكار هيلاو يعني القرآن شرع هو النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم يقول دايك جان عائشة وهيش من عواجيهم ودايك ماني بمعنى مجازكيت قراءتي كشاذ إشماني وهو أبو لهم بالفعل يغمر أبا بوقا ومقيا مسألة تابوتك هل أولية أو تابوتك راسي مش القرآن باورنا بتابوتك طبعا جناحي أوان بس تنهض وسيني تابوتك كدوزان شيء تداية بس أون سيني تابوتك كدوزان من جاهز على الحقاقس تجرام وقادرة وربنا مسألة عهد القديم وعهد الجديد كلوتم يعني اللي تسبيك أوتم وتم عهد القديم قريتين للتوراة والأسفار كان ديكا كهمود جولا بكان باوريان بيتي مسيحيش والله عهد جديد أناجيل لك رسائل كان بس أنها مسيحي كان باوريان بيتي باشا بوتي هميشا ولا بيشر أو سجواني أما تاريخ دوار السورية لقرون وسطى إما لبيشوين تصورك لقرون وسطى ما بقينا لتركانا دا إما استرلاب من هو بيش من جيران أما ذلك إما نجي يصير بالفعل بعكسه يصير من لتركاني أوان باسترلاب كواد أولية أوان بيجري بيجو إنجا باش يكبرون دوسيك تبيه زور كريم إيجان كتير كان ماذا قدم الإسلام للعالم المعاصر كيف صنع الإسلام للعالم المعاصر مارك جراهام أمريكي عليه إسلام حضارة المسلمين عليه أم حضارة براسي حضارة الإسلام تو تصور كيف يعني هندي كتير هاتوا عليه حكي يشكو تنيم سردمي عمي يملا مسلمان زين شيء تاكل جنوي كخلوانا جابري كل حياني أو كنا ناسك عالم الجوري كنا شيء كله شيء عليه أو قردي كيبيني زبرة معناها قنجلاكي تو هتاويدا قردي كهم بهوا هاي تدركي عليه قردك لو قردانا بينا أو نوزي تدا طاقي تدا بيتا كيتو بغداي بيوداني باشا أما تشيء يسا علم لغت يسا قنابلي نوي تشيء طاقي تشيزور لشتيك تشوكا بوكا أو مطاقة لشتيك تشوكا أي تقينة وشارك بيران هم لين باشا والله يصير في بوفاية حتى اشتباه متوزع على الركاب اجت لو انا يعني سبحان الله امام الرازي مفسرنا عالم جولك باشا كتير كيما هي المنصوريه ازالي شيكا عليه شلون تنكب كي بزير حربي بزير حقيقي
چیەکە ئەڵێ دەستکاری پێکاتەکانێکی لەسەر ئاو لە چی پێکاتوە H2O H2O باشە H هیدرۆجین جاچی ئۆکسیژین بە دوایەکە هیدرۆژین ئۆکسیژین ڕێز بوون ئاو دروست بوو ئەگەر بێ ئۆکسیژینەکە بخیتە ناوڕان بێتە مادەیەکی دیکە هەڵێ بڕۆ پێکاتەی زێر ئەوەیە پێکاتەی تەنەکە ئەوەیە باشە ئەو مادە بخەرناوی نەک زێڕی خەرناوی ئەو مادە بخەرناوی وای لێکە ئەیکە بەچی زەهرانی هاتووە باسەوەکە ئەڵێ طبعا تا ئێستاش عیلم نەیتوانیوە ئستادە لە قسە زەهرانی بکات لەوا بوو سوبحانەڵڵا وەفاتی کرد محاولەیە کرد دانی حیوان زەرعکا بۆ زەهرانی باشە دانی حیوان زەرعکا بۆ مرۆڤ یەکەم کولیە یەکەم جامعەی عالەمی لە عالەمە دروست بووە دوو خوشکی موسڵمان جامعەی قەیڕەوان باشە فاتیمە و خوشکەکەی دروستیان کردووە دوو ئافرەت دروستیان کردو گەورەترین جامعە طبی تیا بووە فەلەکی تیا بووە یەکەم کولیە لە ئەوروپا کە لە ناپۆلی لە ئیتالیا دروست بووە یەکەم کولیە طب منهەجەکەی مەلای موسڵمانی جبە شۆڕ یان بردووە دەستیان بووتەوە بۆی ئێستاش لە ماستەر و دکتۆرا کە مناقەشەیەکەی ئەبێ جبە لەبەرکرد نازانێ ئەمە تەقلیدی غەربە نازانێ ئەسڵان تەقلیدی چییە جبە شۆڕەی مەلەکانی ئێمەی بە منهەجی کتێبی ئێمەوە اینجا بە مامۆستاکانی خۆشمان دەرزانن على كل نكتفي بهذا ان شاء الله. جزاك الله الرحمن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. باشكاري أجر أم بايبليك هي ناي بني كتير جنس سكرز أجر ناي بني كتاب الدم تبي خوين سكرز أجر ناي بني تبي جينوسايد سكرز يسبب الجو فقرات ناس تنها كتير درابة طرخوا أمر بك من دار من عشي لخويا من علي باوشي داي كورتا بي تركوتو جن جويرك مغنا حشتر كو بكرينو ببيت تاوان بسوتين ببيت تاوان بسوتين ليه تنها كتير كجوازي حاكم ومحكوم وصلاتار بصلاة وجورو كتشوف ومن دار وشنوكا وكو قدرش ناخذ فرمان بكوشنو سوتاردي همو يندك حزو أرزق لرش دايك داك بيشو تراتيك السفرية رميا عليه ملعون من يمنع سيفه من عمد أو كسيف شمشير في خويني بين رجي نفرت ليك زاراوي قرب كردن وشيء كي أقعد عليه الكتاب المقدس على التحريم تحريم هذا شيء يعني قرب كردن بوتني سودية ولا دي هم يبوكشي هم يبي بوخوا أقعد عليه وشيء تحريم الكتاب المقدس يعني القتل قتل عام ببي أوي بتواني سودية ولا الجهاد أبو المنى لهيش شر الدنيا يا هيك شر أمريكا هاتوا العراق شر اللي العراق كانت في الدول إيه أو سلوت سامي علاقة وين نعم كودي تحريم دويني يجيبها دويني بدا دو باوات كانش أبي همش أو بيوت التحريم بيوت الشيء تحريم بكردكي الكتاب المقدس كراو تبكردي قرار كرتن نمونية كم السفر حزقيا بغمار بيجي أخوان قال له الرب اعبروا في المدينة وراءه واضربوا لا تشفق أعينكم ولا تعفوا الشيخ والشاب والعذراء والطفل والنساء اقتلوا الهلال ولا تقربوا من إنسان عليه السنة وابتدئوا من مقدسي فابتدوا بالرجال والشيوخ الذين آمنوا به وقالوا نجسوا البيت وابنوا الدور قتلى اخرجوا فخرجوا وقتلوا في المدينة من في المدينة إن جاي بين ليبو بواني فرموه من كل بيتي بدواي دا قرونو بلاو شاركة دا تيقروا بوجن
نەچاوەکانتان بەزەیان بێتەوە نەدڵتان سوودێ پیر و گەنج و کچوو منداڵ و ئافرەتەکان لەناو بن بیان کوژن بەڵام ئەو کەسەی نیشانەکەی پێوەی ڕێنجی مەبن نیشانەکەی پێوەیە یعنی نیشانەی پێوەی لە بەنی ئیسرائیل نیشانەی پێوەیە لە جەماعەتی خۆیان لە پیرۆزگاکەمەوە دەست پێ بکەن یعنی بڕۆنی یەکەم جار نەعمەدەکەی خۆم پەرزگاکەی خۆم لەبێ خەڵک چونتەی لێوە دەست پێ بکەن ئەوانیش لەو پیرانەوە دەستیان پێکرد کە لە بەردەم ماڵەکە بوون پیفەرون ماڵەکە گڵاو کرد ماڵی خۆ گڵاو کرد حەوشەکان پڕکەن لە کوژراوە بڕۆنە دەرەوە جا چوونە دەرەوە لە ناو شادا کوشتاریان نمونەی دووەم لە ساموئیل یەکەم هاتووە باز لەوە دەکات کە خدا فەرمانی بە ساموئیل پێغەمبەر داوە کە شاوەڵ پاشا ببەر شاوەڵ پاشا بڵێ هێرش بکاتە سەر عەمالقەکان فەلەستینیەکان قڕیان بکات و دەستی لە گەورە و کچوو کوژن و منداڵ و مەڕ و ماڵات و بێدروژ و حوشت نەپارێزێت هەمویان بسووتێنن شاوڵیش فەرمانی خدا جێبەجێ دەکات و گەورە و کچووکیان پڕ دەکات بەڵام باشترین مەڕ و ماڵاتیان تاوانەکات و ئەوانی تر دەسووتێنن مخالفی ئەمری خواکە هەندێک مەڕ و ماڵات کە باش بنەی با خوا تووڕێ خدا لەم کارەی شاوڵ تووڕێبێت نەک لەبەرەی ناڵ و ژن و مەڕ و ماڵاتی سوتاردووە بەڵکو لەبەرەی هەندێک مەڕ و ماڵاتی بە زیندوی هێشتەوە و بەسەر خۆی جنگاوەکانی داواش کردووە لەبەر ئەم تاوانە خوا پەشیمان دەبێتەوە لەوەی شاوڵی پیرۆز کرد و پاشایەتی پێخەڵات کرد نمونەی سێم لە کتاب العەدلە خدا فەرمان دەدات بە موسا پێغەمبەر هێرش بکەنە سەر میدیانیەکان موساش 12,000 چەکدار دەنێتە سەریان ئەوانیش هێرش دەبەنە سەریان و هەموو یێمینەکانیان کوشتن هەروەها ژن و منداڵی میدیانەکانیان ڕاپێچ کرد و هەموو ئاژەڵ و مەڕ و مانگا و هەموو وەڵکیان تەڕا کرد هەموو شارۆچکە و خێوەتەکانیان سوتار جگە ئەوەی ئافرەتەکانیان برد و ماڵەکان بردون اینجا گرگیان داوتە شارەکە دەڕ و هەموویان سوتار کە گەڕانەوە لای موسا زانی منداڵانیەرەکان ئافرەتەکانیان نەکوشتون بە زیندوی هێشتونیانەتەوە لە سەرکردەکانی سوما تووڕە بوون بە تووڕەیەوە لێ پرسین ئایا هەموو ئافرەتێکتان بە زیندوی هێشتوەتەوە ئیتر فەرمان دەدات کە هەموو منداڵانیەرەکان بکوژن لەگەڵ هەر شتێک کە لەگەڵ نێر جێ بووبێ بەڵام هەموو کچەکان کە لەگەڵ پیا وجود نەبوون بۆ خۆتان بە زیندوی بیانیانەوە ئیتر هەموو منداڵانیەرەکانیان کوشت هەموو ژنەکانیان کوشت تەنها ئەو کچانەمانەوە کە پاکیزە بوو لەگەڵ پیا وجود نەبوون 675,000 مەڕ دەستکەوتی بووە 72,000 مامنا 61,000 گوێدرێژ لە مرۆڤیش ئەو ئافرەتانەی کە لەگەڵ پیا وجود نەبوون 32,000 کچ لە سفر ئیشعیا باز لە تووڕەی خوا دەکات کە لە خەڵکی بابل خوا فەرمانی جینۆسایدی بابل دەدات و دەبێت مناڵەکانیشان بەرچاوی باوک و دایکیانەوە بکوژرێت ناموس و شەرەفیان ئەتێک بکرێت ژنەکانیان لاقە بکرێت اقتصاد سەرفەوە خوا ئەمر بە اقتصاد دەکات دەبێت شارەکانیان خاپور بکرێت تا ئەبەت ئاوەدان نەکرێتەوە کەچە سەبابل ئاوەدانیان ناتوانین خوا نەیتوانی وعدەکانی باتەجێ يقول الرب كل من وجد يطعم كل دقيقة خينا أوي بودوز بيت أو ددريت بر خنجر أوي بيجيت بشمشير دكوجريت من عركان يعني لبرشان بارشة دكريت تحطم أطفالهم أمام عيونهم وتنهب بيوتهم وتفضح نساءهم ما يعني طالما كريت جنكان الزوج دكريت وناموس يعني أتك دكريت نوري بيجا لسفری هوشع باز لە تووڕەی خدا لە ئیسرائیل دەکات و لە بڕگەی 16 خدا بڕیاری سزادانی دەدات بۆ دەڵێکی خەڵکی سامرە تاوانبار دەکرێت چونکە لە خدای خۆی بایخ بوو یاخی بوو بە شمشێر دەکوژرێن مناڵەکانیان تێک دەشکێنرێن سکی سک پەڕان هەڵدەدرێت تەسەوورەکەی تحطم أطفالهم والحوامل تشق سكان هذا درجة كورة كان موجود. نمونيش الشم. لسفري تسمية دوالكات باز لياساي خدا لكالكاتي جمدا خدا لنا فرمان بجينوسايدي كان هوزي لنا هوزي طبعا هوزي كان فلسطين. خواهي الزور كده فلسطين كان. بدائما أبوت الخدا لا يوان خدا كده مالكيه. إسرائيل كان كم جناح كان بأمي خواه. چەند زوڵمەکەن زینا کەن اغتصابەکەن خەڵکە کوژن هەموو بەرمی خوایە
وين بلادك تسالي كده قلت باشا او مكارسات البلدان اخوان لا يوان تصير اخوان لا يوان خدمتكاري اسرائيل اخوان كي بهيز بولي خدمه باسرائيل كان ربي اسرائيل نقرب العالم وكل تلمود هو اخوان دوله جيجا اسرائيل كان هم قالكاني وكو كردوس كدوا لبر اسرائيل كان سوار يعني كري كان بوبي اخوان دوله كي كردوس كان لبر اسرائيل دائما همش سوار همش سوار الله شيء الله طبعا شاركاني ام كلاني كيزاني بالوزكات بالبلاد تاعتي هيج حناسي كي لما هي الله حيت يكان امور يكان كنعان يكان فريز يكان حيت يكان ضلكم بالتوالي لنا قبل يبوز يكان هل وقت يزاني بالوزكات فرماني فكر عليه حناسي يعني يك مناوش ميا ما ينوش نمونه حوتم بس يدي حق مع الوكا همان شواس خان يقول أمري كله يشوع قال للشعب ائتفوا لأن الرب قد أعطاكم المدينة فتكون المدينة وكل ما فيها محرما للرب وترى محرما للرب هم تفسير كان الماضي راحام الزانية فقط تحياها أنا دسبيكا نباسي كاتي سيساوت يكفي ما رزقاري ومش راحام الزانية لشفلوش كل كسكارتي عليه بس تنها أو أمينته هي وكل من معها في البيت لأنها قد خبأت المرسلين الذين أرسلناهم وحرموا كل ما في المدينة من رجل وامرأة من طفل وشيء حتى البقر والغنم والحمير بحد السيف. زي ناقنا شرعي كاري خسر لا وقار كسي بيقول خان يرد رزق كده قار بفاقية يعني هو خسر لا كاري عدو خسارتي وكو باشا كان بصلاة دركات خدمت كان أنا بروح خيانتنا كان بروح كانت يعني كده أنا خسارة يأخذ مناطقنا شرعي باقو ذلك زينان كدور أو مناطقنا شرعي خاين دولار زي أمانة زي كده مناطقنا زي خسر لا وكذا خسر لا كمان زي خلنا لك قوي كده زي أو كذا كقوي أليش بس لو كان السفر يدوار تسمية من ضابنا شرعينا وكان تادنا وبيبش ذكر لما فيها واتبون أن دابون لكم الإخوة بويانية شرفي أولان بيبشرين ببشرين ببنا جماعة الرب عشان كاملا يكزينا يكدو مناطقنا شرعي بول أما ناجت جماعة الرب هذا كيان شاكري فايدون اللي يطلبون معك نخوشي دجيل لنا وكان جمالك دجيل لنا وكان بويانية ببنا جماعة الرب كدكاتره نسيكي بيرصد صار بيبجد لي لوي بوستي يعني ده صلاتي كان بيبصير لي نابت ولا بياري عيني نابي ببنا دادور وقاصي رجال في نادري بيبنا نيوكليس كان الاربعه نجنيان دبلتي نجنيان اللي دخوازين هذا لا يدخل ابن زنا في جماعه الرب حتى الجيل العاشر لا يدخل منه احد في جماعه الرب لا يدخل عموني ولا مؤمن في جماعة الرب حتى الجيل العاشر لا يدخل منهم أحد في جماعة الرب إلى الأبد باشا توشي شوتاك يرد على شيء عليه كل زنا تدنوا ضوء تأبد ناس نباشتوا عليه عمونية كان ناس نباشتوا ناس جماعة الرب باشا مؤمن كان ناسنا جماعة كوموليف خواو أزاني ما بس يجيب ما بس يجيب مرام ببش بكار رحمة الله شو قال في مرام لا يوم ابن زنا في موتن لوط في غمر استخلاقاتي زنا لقلت شكاية مناوي تعليه ديناي مؤاب مناوي شجاني بن عمي أو أنا باقي عمي كان أنا مش باقي مؤاب كان لأنه يوم في غمران في غمران إسرائيل لأنه يوم علاقتنا شرعية باشا ليش عليه علاقتنا شرعية تادنا والضبط تابد ناس نباشتوا واضح لأن في غمران ناس نباشتوا بس هذا الجملة تشكل ولا تكونوا كالذين تريد رزقا ولا ولا تكونوا كالذين آذوا موسى أبي شو عزيتي في طريقة في غمران عليه الصلاة والسلام
اینجا جون ماک ئاسر کەوتن ڕاوەکەیەکی زۆر مەشهوری گەورەیە وەکو ئیمام رازی وایە بۆ قورئان باشە ئەڵێ فالمقصي والمولود غير الشرعي والعمومي والوادي لم يكن مسموحا لهم ان يعبدوا الرب حتى بويش يعني عبادة الله كان كسي خسين راوي كسي قربي خوي قربي بقيله بوين عبادة الله اشتكم في وقت قلت سيترين دزي سيترين ماري بيتانيتي وانه دو سطر باي دو سطر لذا سيترين سزار والله لازم سام بقي حقيقة هي بيجي لنا بخاري بيان الله يسفلي تسمية الله أجر دو بياو لقال يكتري كريا بشر جيني يجي كان هاد بو أو إفلاي بياو كي بكري تسي لا لدس أويلي لا جا دسي دريش كدو تشيري دقة كتير وقدس باشا دسي ببرناو بزيتان بياني القرآن كابستري لكن جنكا مسي دفاع عن الدقيقة فالأعمال دعباي كرافيل لكن خوي دعنا الدقيقة دعباي ميرتي يعني دعنا الدقيقة عليه يقصش الشيء بدك لدسي بزيتان أما لقصي خواتي الصفو جاء لدسبيتي أم حاضري يعني بعض سيرسكوتم أوروبا ركرا دانوي تابي مقدسي بسروية بأم داتا أو طبعا بخون قرار شو مثلا سايتي فرمي يكشتي أوروبا هل اتحاد أوروبي سايتي فرميان معلومات بلاو كانوا بزماني داتا خون شو مثلا سرجاوي رئيسي سايتي فرمي يكشتي أوروبا أم داتا بۆ هێناوە کە تووشی شۆکتانەکەم تێدا بزانە چۆن ڕێگەدراوە بە کتابی مقدس چی بکات لەو خەڵکە وفقا لآخر الأرقام الصادرة عن المكتب الإحصائي للجامعات الأوروبية يوروستات بۆ ساڵی 2017 کەسە خوازان بچێت ئەڵێ مناڵی ناشەرعی مناڵی دەرەوەی بازنەی یاسا بزانە چی داتوە ئەڵێ ڕێژەی مامناوەند لە ئەوروپا ناشەرعی بێ 140 لإيسلندا صدى حفتاوية يعني لدمنا حوتيا ناشرين شكال ساتي لفرنسا شش لسنتين ركب رجكا شنكا صدى بنجام نو بوينت يعني صدى شخص يعني لدمنا لفرنسا لدروي بازنية ساي لدروي بازنية ساي بلغاريا بنجامش بوينت استونيا 58.6 سلوفينيا 58.5 سويد 54.5 دانمارك 54.5 نرويج 55 برتغال 54 هولندا 51 چی 49 چیکار سەر زای بەربەرامکردن و سوتاکن و کوشتن طبعا ئەمە يعني شتی زۆری تێدایە يعني دوای خۆتان سەیری کەن يعني الممسوس والأعراض الممسوس والأعراض الله يتصير بذلك إذا كان في رجل أو امرأة جان أو تابعة فإنه يقتل بالحجارة يرجمونه دم عليه زي كان كذل الرجل شمال كسي الرجل شمال موسى لتوراة عندهم كسي كبير للرجل شمال إيش تبصيبه للرجل شمال شوف إخوان إصلاحات الكلوبشية والله ما نقول ممنوع خلق إيش بكر هالكسي كابك على الرجل شمال يجي بيه أبي بكوش بيه موسى كسي كبير للرجل شمال إيش يفيد يصير كشتي طبعا مسيح لإنجيل هاتوا كسي كبيرين للرجل شمال إيش يكن كشتي وتي شيء وتي السبت إنما خلق لأجل الإنسان وليس العكس. السبت مو بلودرس كراوة نك ملوك وسبت أول برسيتي كان روح شوي يشتكي له بلا أما حقيقة بيتشواني خذي إنجيل هو إنجيل مسيح تدعى فرمي أنا ما جئت لأنقض الناموس ناموس يعني شريعة موسى عليه من بونات دسكاري ناموس موسى كم عشان مسيح مو جياته بس تنهاه أخلاقيات قلنا نجيب باباتي شيء أخلاقيات
کەسێ سەرپێکی باوکی بکە ئەگەر پیاوێ کوڕێکی کە لە ڕق و یاخی هەبوو گەڕایەت سی دایک و باوکی نەبێت گوێ نەگرێت کاتێک تەمێ بکەن دایک و باوکی دەگرن و دەیهێنە لای پیرانی شارۆچەکەی بۆ لای دەواازەی شارۆچەکەی بە پیرانی شارۆچەکەی ئەم کوڕەمان کە لە ڕق و یاخیەک گەڕایەتمان نییە دەست بڵاو سەرخۆشەکەی جاتان و پیاوانی شارۆچەکە بەرباران دەکەن هەتا دەمێت سەری ئەم عقوبەتە سەیر سەرەکە ئەگەر گایە قۆچی لە پیاوێکیان لە ژنێک داوم ببن ئەوان گایەکە بەرباران دەکرێت و گۆشتەکەشی ناکرێت باشە گۆشتەکەشی ناکرێت بەرباران بکرێت ناشکرێت بەڵام خاوەنی گایەکە بێتاوان دەبێت بەڵام ئەگەر گایەکە پێشتر قۆچوەشیان بێت ئەوە قۆچوەشیان نییە ئەمی دیکە گایدۆن ئەگەر قۆچوەشیان بێت خاوەنەکەی ئاگادار کرابێتەوە بەڵام لە پشتیرەکە گەورەکە بەردی نەکردێت پیاوێکە ژنێکی کوشت ئەوە گایەکە بەرباران دەکرێت و خاوەنەکەیشی دەکوژێت ئەمەش ئەیمانی هەیە هەندێشتیش عود لە کتابی مقدسە لە پێی ئێمە هەموو مەسیح يعني هي تسامح ومحبة أم دقانا أشهر القرآن بيروزا أما طبعا العهد القديم وعهد جديد بويا بجانشنا مش مشيرنا تصور أن شوار صدو بيستو حوجا وشيش مشير ببالغة الثاني بويا جانش القرآن أنا عبوا كتب القرآن وترجي كتاب السيد جو بقرأ يجيب مسيح الإنجيل لوقا عليه شيء عليه هاتو تاكو آخر هلدا مسر زوي جيت يلقي نارا على الأرض شند خوازيار بيش وخد كريكترين يعني حزمك الزوتر دنيا بسوتها هم يتبجوا أو محبته وتسامحها رب المحبة حزقها دنيا هموي بيش مسيح يعيش بسوتها هم ولكن هاتو كريتين بلغوا هاتو كريتين هم يسوتين الله يقبلهم أعزائك المرقين ودبيت بيدا تيبرم چندنا راحة هتا هو دبيت وعد زعلن هاتو أشتي بهم مسرزوي أتظنون أني جئت لأعطي سلاما على الأرض كلا أقول لكم بين قسامة من هاتو دو بركي خمسة زي بيتان دلن نخير بلق دو بركي لمو ولا مالك دا بينجي تدا دبيت جان بينجي تدا دبيت جان دبنوال سي لدو دو لسي باوك لكورو كل باوك دايك لكتشوك دايك خسو لبوكو بقول لخسو جادر نوام هاتو ليجي عليه من دا تفرقة خامة بيننا نوام ناخا بيج كسب لنا مالك هذه تفرقة خامة نوام دقي دون الإنجيل لوقا ليجي عليه أما أعدائي أولئك الذين لم يريدوا أن أملك عليهم فأتوا بهم إلى هنا واذبحوهم قدامي عليه دجمنانش الأواني نان دەویست پاشایەتیان بکەن ئەڵێن مەسیحیش بە دوای مڵکە نەگەڕاوە ئەوەتا لێرە ئەستەغفیرڵڵاه بە دوای مڵکە ئەگەڕێت اینجا ئەڵێ هەرکەس ڕاستی نییە من بوومە پاشای ئەڵێ بیان هێنە ئێرە و لە بەردەمدا بیان کوژن فەذبحوهم قدامي اینجا دوای وەڵێ چی لكن يقول لكم يستمعون ئەلێدا قسێکی زۆر پێم ئافرۆشنەوە ئەڵێ مەسیح فەرموویەتی أحب أعداءكم دجمنا كان خوش بي أحسنوا إلى مبغضيكم باركوا لاعنيكم وإن لعنتها لكم داي بركتهم بوكا وصلوا لأجل الذين يسيئون إليكم جخرا بود يجبك من ضربك على خدك فاعرضه الآخر ومن أخذ رداءك فلا تمنع ثوبك أيضا باشا عليك كسب زليتي لا أولا ديك الشيء وطاس كيف تدشم شقيق ترى ولا شقيق زلكي بدي ولا زلكي تيشن بقينا طبعا أنا سيكي مثالية واقعية إن جاء إسلامش أما بسوكسي لك عام إسلام كما ذلك سيزلي يدان تسي بدر والله جاري تبات تزلر بينا ليكو طلاب رعفو نخوش الكي زليك لغلي ولا زليك بدلو تايسا نمسيحة وقبول في الدوام نهيج مسيحيك نهيج قشيك نهيج بابايك وقبول ماكا يصف بابا أهم بنيتا نازل نديمنا كاهية أفرتك مسيحي دعوة ودسي بوضع لبري دسي بقاتا بابا بركت دي بابا تورالي ديك عربة دسي تورالي أي باشا هو توي خوش يبايك أي قد فيه بيتنا مشاري بزليك اللي يجي بيوتا واضح يحكي المسيحي والله كله
بڕی وڵاتی داگیر بکەیت بڵێ وڵای وڵاتی دیکەش پێویست بەرە زلێک بردووتە بڵێ وڵای زلەکەی دیکەشم بەرە باشە ئیسلام وە ناڵێ ئیسلام وڵای ئازاد مێڵە زلێکە ئەگەر لیدای دەستی بدرێتات دووبارەی نەکردوە بەڵام من الله يحب المحسنين فاعفوا واصفحوا لێبوردە بەرەکەوەیە چاکەشی لەگەڵا دقی هیچی دەگە لە ئینجیل لۆقاڵێکی ئەڵێ مەسیح پێی وتر ئەوەی جزدان و پورەکەی هەیە با بیبات لەگەڵ خۆی ئەوەش شمشێری نیە باجلەکانی گوفرۆشێت و شمشێر بکرد ئەوەی شمشێری جلوبەرگی خۆی داکرد بۆ بیفرۆشێت لەو شمشێر داکرد اینجا طبعا شمشێریشی بەکارهێنا ملعون من يمنع سيفه عن الله سيرك أما دقيقي ديكا جاوز دقيقي لوقا أما إنجيلي متى عليه وما زالك هاتون تابو عشتي ديال مسار زمين نهاتون بو هناني عشتي بلكو شمشير لا تظن أني جئت ليلقي سلام عليكم ما جئت ليلقي سلام بل سيفا فإني جئت ليفرق الإنسان ضد أبيه وابنته ضد أمه والكنة ضد حماتها كل كما تجني باوكي بكل كما تجني خسوي خسوي جنكي كان عاني فلسطيني كإسرائيل مسيح خلق شاكا كذوا جنكي كان عاني شتيكيا على جلوكا دسيجا وشاكوا أي باب ولا المسيح دبروا شاكي كاتوا مسيح شزانيكي بيالي أو مسيح جوانا كمسيح تسامح ومحبة واشتيا أزانيكي بيالي على ناكري ناني كوراكان بدريتا توتكا الصاقاكان يعني من بيراميد إسرائيل كان نابي عشان هذه هو توتكا الصاق شكيت وشي أو جنوبي دسلي وشامو عبادة المسيح وايد لا يجوز أن يؤخذ خبز البنين ويرمى للكلاب والله أفرد كذا عاقبه قالتي ولكن الكلاب تأكل من الفتات الذي يسقط من يد سيدنا الله يبقى توتكا الصاقش أو أنا أخلاق الذي قاعد كذا أو كذا إنجي المسيح شيئا المسيح كان هذا تربية كتوه وكان مسؤول إيماني تعقيدات لا شيء إيماني تعقيدات هو بيرد القصة وتشريك مسيح كي من عرفوش أقاك الليلي أما لا إنجيلا نكلة توراة لا إنجيلا لسفر الرؤيا كان بيماني كونا يعني بشري دواريكي بشي مسيحي كان بعض الأحيان المسيح تكاد فوق في شيء كلاساكي سياترا كيدا حرشة عفرتك تكاد كنالي إزاكي له خيدة في رمضان ودبان عفرتك خوي كدو في رمضان مسيحيش خيدة ولاكا والله حرشة المسيح سمولي شمع بزينة درجي دقاك ورابي المسيح حرشة كشتين مناوكاني مناوكاني حرشة كاك مناوكاني مكشي خدایکی ئاگری بێئامان لە پەیامی عیبرانیەکان مثال عیبرانی باسی مەسیحەکە کە خدای خۆشەویستیە ئەڵێ لأن إلهنا نار عاجلة ئاگرێکی بێئامان و سوتێنەر خۆرە مەسیحێکی نێوفرۆش کۆمەڵە جنێکی مەسیحتان بێنم کە لە ئینجیلەکان لە ئینجیلی مەتا مسيح جنوب وقتها كان يدرب بين يا أولاد الأفاعي بيجوا معنا لإنجيل متى على أيها الجهال العميان جيروا كيرينا متى بطرس يعني كجورة القتالين مسيحا بطرس عليك يا شيطان باشا إنجيل الوقات ورد بيته بجيوغرافي على أيها الغربيان والبطيئات القلوب في الإيمان أي جيل تدخل وكان باور كتب لإنجيل الوقات بهيلوديس دليل كل هذا الثعلب ضرب بيولين ليوحنا سكايتي بدكا دايتي دكا بيولين مالي ولك يمرع جنك تشيتا بده بدايتي ولك يمرع شيء يصير بيولين طبعا افرتك كشف يصير وكا اجل افرتي باكيسك طبعا 15 سال بدجاج بيتناول باشتو چی بیان؟ ولی معرفتا ام سیپرد لیشو. ولی والله خواه جبريل نادوا جبريل فكرتو بلش ما يتدو جانبو. طوري كيفي؟
نەوەڵە ئەگەر باوەڕی پێ بکەی بیعقل ئەبێ باوەڕی پێ بکەی چونکە شتیوانان ئەو کاتە ئەگەر ڕاست بکە ئەپی خوای گەورە بەڵگەیەکمان پێ پیشاندا کە ئەمە هەر ئافرەتێک لە خۆی دەری بڵێ وەڵامی من لە ڕێی جوبرەیلەوە دووجار بووم ئافرەتی کەش دووبارەیەکات بوو بێ باوەڕی پێ نەکەی بۆیە پێویستە بە موعجزەیەکە تەسەوورەکەن لە کتابی مقدسە لە ئینجیلە هیچ معجزەیەک نییە بەڵگەی بێ لەسەرەوەی مەسیح ئیبن زینانی یاکی معجزەش بیسەلمێنێ مەریەم دایەنبا دەمگوتی جوولەکەکان بکات شتێکیان پێ پیشاندا ئەوە لە قورئانایە کاتێک أو من رأيت الجوال قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا لمني يكن معجزة ويدا ولا إنجيلا لإنجيل يوحنا باسكلين كتمني سي صار تيبر سي صار مسيح كمان تيبر جاي كمعجزة لذلك أوش معجزة هيش بيوندي بأولي وكبيسابيني كبرينا شرعيني دا كيش داير بعده لا قاي خليل هو تاي سبت عن خيرنا يعني شايك راوة لشايك مشروب يعني يبراوة مريم مش تلاقي دواك أي جوا والله مدات وعفرتك جناك شيء تبغى إيه أو كذا أو شانك يعني هو هالجلان هذا كل شايك بتكون كلية ثمانية شتى هذا الجيل يعني هذا كلية أو بدن كلية أو كدوة تسي بسرعة هنا أو كدوة مشروب على كل المين أول يكن معجزة مسيحة لثمانية ولد يكن معجزة حج بيون فيها مسيحة بمعجزة دايتشو ومعجزة خويه أول يعني كوباكات بركان لأو أوانش كوباكات من هذا سر بركان يكن معجزة دوايت يبروني سي صار ودا أوش معجزة غوريني أو غوري مشكل خالقي سرجاكي لرجالي مسيحة طبعا شيء سيكتر هو باسكر إما عليه المسيح ابن مريم وليا ابن مريم قابل جنين لا إنجيل قال إنجيل لوقا يوحنا ومانا هاتون السبيان هو مسيح دانا بلان شو كان أول نسبات نامي أنها كري داود داشا هذا يكسر شو هو داود يكسر لك هذه شان مسيح كري يوسف دزجيلاني مريم لأن سبع أفراد بس كريم بزناكي عثمان محمد لبيب إسماعيل أحمد إسماعيل عبد الكريم عبد الله رو تاع قاعد آدم يد أفراد لأن سبع بزناكي لا بيتشواني داب ونريتي هم الجهان لأن سبي مسيحة شوار أفراد باس كرام أو شوار أفراد الأشفرشكان كالكتاب المقدسات يعني تيما بغير مسيح كل أو أفراد الأشفرشان كارده بالزناية كارده لا يدخل ملكوت الموت يعني خذي مسيح ببي كتاب مقدس ناجد الراشد ناجد الجماعة هل بولي عبادة الفوقها باشا شوان أفراد تامار أو بوكاكي يهودا باشا راحة للشروش إجا راموس إجا أويك داود كسيري دراسة كان يكتبوها أو شيء باشا دوايوت وتدايج سليمان لنز باشا بو أفراد أخي تنايم لما هم أفراد شاب بو مريم تنخص نزيكترين أفراد بمسيح كي مريم بو مريم تنخص مريم تنخص كي تنخص أفراد البر الله تاني تنخص زور سكاتي لبيلا مرام كلام عليه الصلاة والسلام يجب له مسيحياني أمريكاني كهات ملا شارزايكي زوري هو بس يعني كلا كردم وتي باشي ما هو بناه بالي بچي خوما باكي وتم كان رجال أو خالي جوهري جوازي هو إيوه وتي شو وتم من بناه بالي صب أمني بالكم باش بي خم باكنا كمو كالكيميا من كافر بالكم بالوالا تاخد توبنا كم كالكيميا بالكم في أمناك بەڵام ئێوە وانە خوای گەورە کوڕەکەی خۆی کردوتە بە فیدا بۆ گشت گوناهباران بەس مەرجێکی هەیە ئیمان بە مەسیح بێ وتم کەواتە جیاوازی نێوان
دایە تیرێزا هەیە ئەلۆم تیرێزا ئەوان پێڵێن ئافرەتێکی عەسەر مەسیحی خێرخوازە وەفاتی کردووە ژیانی بە خێرخوازی بردووە سەر یاخو مۆسلحێکی وەکو مارتن لۆسەر جیاوازی ئەوە لەگەڵ هیتلەراتی بەس مەرجەکە باوەڕیان بە مەسیحەیە ئەو جینۆسایدی کردووە ئەم مێرولەیەکیش نەکوشتووە بەڵام مەسیح خۆی کردووە بە قوربانی هەردووکیان گوناهی هەردووکیاتی بوو بەڵام شێکی دیکەم وتم بەڵام حقیقەتەن پێویست ناکات باوەڕ بە خودی مەسیحیش هەبێت بۆ پێویست ناکات باوەڕ بە خودی مەسیحیش هەبێت وتم ئەو بایبڵەکەوە تەسەورەکەی ئەمەش حاڵی زۆر سەرنجاکەشە کتابی مقدس لە یەکەم لاپەڕە و بگرن تا دووە لاپەڕەی باسی زیندووبوونەوەی دوای مەرگی تێدانی باسی جەرمەنی تێدانی خەڵسزانانی باسی بەشی تێدانی کەواتە ستالین مۆسۆلینی جەنگیزخان هیتلەر ئەو دڕەدانە کافرەکان ملحیدەکان هیچ مشکلە بە چ بەڵگەیەکی کتابی مقدس پێڵی وانچی جەهەنەم لە کاتێکا جەهەنەم بووی لە کتابی مقدس باشە زۆر پێویە بەڕاستی هم ساخن و محاضرة طويلة الختام بيالين حاجات اللي بين بدأ خلاصين لك قيماني يكون الله يوم مسيح نهاتوا ناسيك لإنجيل متعلج لا تظن أني جئت ليبطل الشريعة وتعاليم الأنبياء ما جئت ليبطل بل أكمل الحق أقول لكم إلى أن تزول السماء والأرض لا يزول حرف واحد أو نقطة واحدة من الشريعة حتى يتم كل شيء فمن خالف وصية من أصغر هذه الوصايا وعلم الناس أن يعملوا مثله عد صغيرا في ملكوت السماوات وأما من عمل بها وعلمها فهو يعد عظيما في ملكوت السماوات هذا لا شبيه له لملكوت السماوات بدول الأرض صلى الله عليه وسلم وبارك على سيدنا محمد على صحبه وسلم يا رفيق الجولات زي الشيء السلامي بروفيسور دكتور عثمان محمدي وعاصم هل ساعاتك وسلسلة وسلسلة اسمها هل القرآن ماشي معي يعني أما براورتي توراة القرآن القرآن أشتواي بعرف فرمودي شيء بخير أسد فرمودي صحيحة بلان ابن كثير ما هي هوان وكم وريخ كان ديك حرشان بسوق فيها تدوين كله جاري واشتوا قيسون خليته ولا تبي تاريخها عشان يسبون جملة ملائكة على ليبو لا خليج لسبسي جنابك كزور شو حوار كامتي كل دعوة شيء مسلمانين غيرة تنمى غيرتي خالتي كوري والويدا مالكي كوري ويري سربري شو جنكيشي هنا شو لقوا يا خو إنجا كسري نمري سركي خسر سيا كوشكيكي آجر بشيشكي بياكل برشان دواي خوارن مشروع شيء على باورش ناكل ابن كثير بالفعل ابن كثير تصديقك ابن كثير تصديقك ابن كثير هنا ببيت تكذيب بس الندى هنا ببيت تكذيب بلان سندك ساقط واضح يعني مؤرخ كان يعني هاتون جيان كردوا أوي بيستيانا ماليان أوالي وين ناموسا عمل جراي كشان بوكسين هو مسابقة رئيسة شفرميجي رسل بوع لما كان بيه رسل كان بوي دينه أخوات دل بنات الجرأة ناكر يكسب إيكي كان واضحة يعني احتمالك زورة خرامة لو كيف كان احتمالك زورة بل يتباكي وتونا كاكباء مين بي شي ما بيست وكو إمام الطبري زورة بي إمام الطبري فرمي أوي لم تبع نكي باوري كيركري عليه طبعا منو بأمينه سنة كم هنا توش خود كيا وبكر يقدوي سنة كم سنة راسته يندوي ويس التحقيق لا واضحة برامجية مردانة سندني هنا وهكذا يعني هو كان شيء هو بيغمران وناشرين كلام لبن أوي أصلا نباوري أن بخدانا بيغمران هل نويكم كسامن كتجنات مساعد اجعل لنا إلها كما لهم آليا نوي وانا باوري أن كان بويا هو اللي عندها أو مبدئي كمساعد عيوتي ناشرين
بەردەوام ماوە لە تۆ کاریگەریان نەبوو بەڵام زۆر زیرەک بوو یەهود لە دوو شتا زۆر زیرەکە نمونەیەک هەیە بەشبکردن نوکتەوایە ئەڵەن پاشایە هاتووە وتێتی باشە موسڵمانەکان جوولەکەکان مەسیحەکان زیاد گەتی کۆ کردوێتەوە وتێتی باشە ئێوە سبەینێ وێ سەر و کەڵەشێرێک پێ لە شاو کەم زانی کامزان زیرەک سبەینێ مەسیحەکە کەڵەشێرێکی گەورەی هێناوە ها مسلمانەکەیش کەڵەشێرێکی لەو گەورەتر هێناوە جوولەکەکە مریشکێکی بێپەڕووباڵی لاوە زیرەکەوە مسلمان مەسیحەکانی دا بەشە ئەم کەڵەشێر پەلاماریەوەدا تووچی پێوە نێش هەموو جاری کرد بە خوێن ئەمیش تەوی کرد بە خوێن لاواز بوو کە لاواز نەبوو بریشکە بێپەڕووباڵەکە چوو دەبووی دەکرد لە کەڵەشێرەکان وتی ئێمە ئاوای بێمە بۆیە بەردەوام ئەوان ئاگر هەڵەگە سێنن بەڵام هەوڵ نادەن بەشداری شارەکان دوو شتیان بەدەستەوەیە تەسەوورەکەی ئەوان حەزیان لە سیاسەت نییە حەزیان لەوە نییە ببنە سەرۆکی وڵات حەزیان لێ وڵاتیان هەبێت باشە ئەی حەزیان لە چییە؟ حەزیان لە پارەیە لەگەڵ ئیعلام ئەو دوانە بەدەستی جوولەکەی عالم ئیتر پارە و ئیعلامت هەبێت ترامپ چییە؟ جۆ بایدن کییە؟ ناتوانێت بەرامبەر بکوسێتەوە پۆلس بەڕاستی ڕاستە یعنی حەقیقەتەن پۆلسینەوە بەڵام چی بکەوێت؟ بەڵام ئایا پێیان لە مەسیحی وازان لەوچە مشکلێکی وای نەبێت چونکە ئەوان پێشە ئەوتری یەهود لە کاتێکا نسبەتە بۆ یەهودا کە پێغەمبەرێکی خوایە سمعەتی یەهوداش ناشرین کراوە لەوتە بەڵام خوای گەورەیان ئەوەی پێغەمبەرە چی؟ پێشە ئەوتریدا ئەهل الكتاب أوتوا الكتاب أعطيناهم الكتاب أهل الكتاب هو كتاب ما بس شيء بس التوراة بس إنجيل واضحة والله ما بيقولون بثلاثة وكذا كلامه باش يعني مثلا حتى دينش هل يلا كاكا إن الدين عند الله إنسان هو النار المسلمية بلي وش يكتب بوه لا والله ماني القرآن هو غير إيمانش بيوتراوتي دين قل يا أيها الكافرون لا أعبد ما جعل لكم دينكم ولي دين في دين الملك شريعة واضحة بيوتراوتي دين مثلا يجي أوكو ما مسا فرموي يعني بوشي كاكا أول مسيح لخاج تراو معقولته خاج ماش كيتو والله يجي معقولين والله يكسر بيان ما مسا أزالي سبب كثير عليه شون كأجرمان كرايان يما جناه بقى جناه كمان ليه نابو ليه وش نابو كواتا صلب داري مسيح بإرادي خوابو بو قزاجي يما وكو باي كسك نابيني بدماتي باوكي كجرا بيبتي دماتك ماسكا روكي دماتك يوانيا والله كسي كجراني باوكي بيتخير بجد يميلات ومتهيش تبي كتير دماتكش ماسكا دبر بو تخير بو جاء عمليتي صلب داني مسيح بو تخير بو انا قربان ابواي اما قتل الجناه وزكار عن نعم يكي برسيات ما هو مسألة فكر قريميداني ما هو صعب راسي بفكر قريميدان بسياسة دون شتى ما مسا جوازي كينو ما مسا تداخل سياسة كا لقلي ما مسا بيت السياسي دوش جواز باورنا كم كلمة تداخل سياسة ما نقول لو تابع للمسينا تداخل ما نقول والله ما هي سياسي سياسي أو كسي رسمي ممارسة سياستك حزبي هي وممارسة لما أو ماني والله ما هي أكلي يشبه أكلي بلان بزوابي خوي براسي كان يعني نتواني يعني بتواني دربات بينهم في شارعنا مسألتي ببي توانا ورزقار بكرة إن شاء الله بارك الله فيكم صلى الله وسلم وبارك جزاك الله خير إن شاء الله قل للعيون إذا تساقط دمعها الله أكبر من لظى الأحزان قل للفؤاد إذا